دۆستان ئازیزان بەخێر بێن باندی ئێمان خۆشحاڵین جارێکی کە پێکەوە شادەبینەوە لە وانەیەکی کە لە تەوەرێکی کە ئەم تەوەرە لە یەکێ لە لایڤەکان لە وانەکانی پێشووتر کە خۆم زۆر سەرنجم خستە سەری ئەوەش بۆ هەموو ئەو کەسانی کە حەزەکەن فیلم بنووسن بەڵام هیچ شارەزاییەکیان نییە و هیچ ئاگاداریەکیان نییە و نازانن چۆن بینوسن تەنانەت بۆ ئەو کەسانەشی کە لە نووسینیشە با بڵێن تا سەرەتاییان خوێنووە بەڵام ڕێخۆشکەرێک وەکو ئاسانکاریەک لەو وانەیەمە باسمە کرد کە باسمە کرد چۆن دەست پێ بکات چی بکات بۆ ئەوەی ئەو شتانەی کە لە مێشکایەتی لە خەیاڵایەتی یا ژیاننامەی خۆی بۆی بیکە بە سەرچاوەیەک سەروەتێک سامانێکی نەتەوەیی کاتێککە ئەو سەرگوزشتانی خۆمانە نووسینەوە یان ئەو ڕووداوانەی کە ئەیبینین ئەی نووسینەوە ئەوانە کە نووسیتەوە ئەبێ بە سامانی نەتەوەیی لە سامانی خۆت دەرەچێت هەتا لە مێشک تا بێ هەتا لە لای خۆتا بێ لە سنگ تا بێ دەردی کوردەواری کۆناڵێن لە سنگ تا بێ ناڵێن لە مێشکا بێ ئەوە بەس مڵکی خۆتە بەڵام کاتێک کە نووسیتەوە تا ڕادەیەک لەوە ڕزگارێ بێ لە مڵکی تۆ هێشتا مڵکی تۆیە بەڵام خەریکە ئەبێ بە مڵکی میلەت ئەگەر چاپکرا ئەوە بێ بە مڵکی میلەت ئیتر لە هی تۆ دەرەچێت اینجا ئەم نەریتە ببورن لە کوردەواری لە لای ئێمەیە نییە بەڵام لە وڵاتانە هەیە دێن ئەو سەرگوزشتەیە ئەنووسنەوە هەر دێن ئیتر هەروەکو چیرۆکەی نووسنەوە تەنانەت خەڵکانێکیانەیە شارەزایەکی وایانەیە وای ئەنووسنەوە ئامادەیە بۆ ئەوەی بکرێ بە سیناریۆ و زۆر لەو سەرگوزشتانە کراون بە فیلمی باش باش و خەڵاتی ئۆسکار و کان و فیستیڤالە جیهانیەکانیان وەرگرتووە بەڵام وە نەبێ ئێمە لەو سەروەتە دابڕابین ئێمە حەیران و بەیت و لاوک و هۆرەمان هەیە و سەردولکەمانەیە ئەوانەمان هەیە بە هەموو لە هەموو دەڤەرەکانی کوردستان کە کاتی خۆی شاعرەکان هاتوون ئەمانە نەخوێنەوار بوون هاتوون ئەو ڕووداوانیان بە حەیران و بەیت و لاوک جێڕاوەتەوە و دەما و دەمهاتووە ئەوانەیە کە بۆ ئێستا بۆ ئێمە ماوەتەوە بۆ بە سارچاوەیەکی گەورە بۆ مێژوو و ئەشتوانرێت بەشی فلیمسازی سوودی لێببینێ لەو وانەیە من باسی ئەوەم کرد یەکێک لەو خاڵانەی ئەوەی تۆ ئەی نووسیت هەوڵدا وابی نووسیت ببینێ یعنی ئەوە بێ کە خەڵک بیبینێت نووسینەکەت با وابێ اینجا لێرەیە ئەو کاتەش باسی یەکێک لە کۆڵەکەکانی چیرۆکی کوردیم کرد کە مامۆستا حەمەفەریق حەسەن ئەو تایبەت مەندە با بڵێن وێنەسازی چیرۆکە چیرۆکی وێنەیی ئەنووسێت ئێستا هەر ئەو کاتە بەڵێنم داوتم پەیوەندی پێواکەم بەڵام بەڵێنێک لە بینی من و کا حەمەفەریقا هەیە کە بێت وانەیەکمان بۆ بڵێتەوە ئێستا کا حەمەفەریق وا لە ئستۆدیۆ لەگەڵمانایە و کاک حەمەفەریق ژیان یاخوا بەخێر بەی باندی ئەمە سپاس هەر بژیت سەرچاو بژیت خۆش بیاخوا سپاس بۆ خۆت و سڵاو ڕێزم بۆ هەموو ئەو ئازیزانەی کەوە ئارەزووی فیلم و سینەمایان هەیە و گویان لێمانە چاوەکەمی ئێمە زۆر زۆر سپاس دەکەین کا حەمەفەریق ژیان پرسیارێکم هەیە ئەمەوێت لێرەوە بچمە ناو بابەتەکەم لە کەیەوە ئەم ستایلەت ئەم شێوازەت هەڵبژارد شێوازی چیرۆکی وێنەی یا لە چیرۆکەکانتە زیاتر وێنەسازی باڵ بەسەر سەرجەم چیرۆکەکەتە بگرێت ئەوی ڕاستی بێ من بە گەنجی زۆرم حەز لە سینەما بووە کە لە سلێمانی بووم هیچ فیلمێک نەبووە من بیپەڕێنم چوون بۆ بینینی سینەماکان بۆ فیلمەکان جا ئەو سەردەمانەش ساڵانی 60 و 70 ئەمانە فیلمی زۆر چاک و نایاب پیشانەران بێژگەلەوە من خۆم حەزمە کرد بە دوای ئەوە گەڕام کە بزانم سیناریۆ چۆنە نووسێ
سیناریۆم ئەدۆزی و کتێب هەبوو هەر بۆ نمونە سیناریۆی فیلمی تۆم جۆنز ئەگەر بیست بێتێت ئەمە کتێبەکە خۆی هەر یەک کتێبە و هەموو کتێبەکە سیناریۆکەت بۆ ئەجێرێتەوە لە حاڵێکە سیناریۆ بۆ خوێندنەوە نییە بۆ تەنفیز و جێبەجێکردنە. یەکە فیلمی قادسیە فیلمێکی زۆر مەشهور و بۆ لە عێراقا کە پیشانرا پارەیەکی زۆری تێرچوو بوو دەرهێنەری شەڕەکان لە وڵاتێکەوە هاتووە بارانی سەناعی کە دروست دەکرێت لە شوێنێکی ترەوە هاتبوون فیل لە هەندستانەوە مخریجی شەڕی فیل لە هەندستانەوە جا من حەز بەکرد جارێ چووم و دوایەوە بیرەوەری و یادەکانی ئەوە ئەکتەرەکانیان جێڕایەوە لە ژمارەیەکی تایبەتە حەز بەکرد هەمووی بخوێنمەوە. ئێستاش وردەکاریەکانی ئەو فلیمەم لە بیرمەوە جانی هەر لە سەرەتاوە کە چیرۆکیشم نووسیوە من معجب بووم بە سینەما بۆیە لە یەکەم چیرۆکەوە کە نووسیومە بۆ ئەوە ئەشێ بێ بە فیلم. هەر بۆ نمونە من کۆمەڵە چیرۆکی یەکەمم ناوی سێبەری ئەسپەشەیە و حەوت چیرۆکە هەر حەوتیان بۆەوە بن بە سینەما بەڵام پێنجیان بوون بە فیلمی کورد ئەو دوانیان کە نەبوو هۆکەی ئەوە بوو نەدەکرا بخرێنە سەر بخرێنە سەر شاشە و دەربهێنرێن نەدەکرا سیناریۆی بۆ بنووسرێ لەبەرەوەیەکی چند باسیەوەیە کرد کاتێکە پێشمەرگەکان دوای سکۆی شۆڕشی ئەیلول ئەگەڕانەوە ماڵ و خێزانەکان ئەگەڕانەوە لە جیاتی ئەوەی لە کوردستان جێگیر بکرێن و وەکو وعدی پێیابوون حکوومەت ئەنێران بۆ سواری زی لەکرانەوە نێران بۆ باشووری عێراق ئەوکیی تریشیان بۆیە نەکرا بە فیلم پیاوە کە هەموو ژیانیشی لە حرەکایە چونکە لە بازاڕی سلێمانیایەوە گەڕێ هەموو جارێ بیرەوە کاتۆکە تفەنگێکی هەیە برنەوە ئەگەرەوە تفەنگە بفرۆشێ ئەتوانێت خانوێکی دوکانێکی پێ بکڕێ بەڵام تفەنگەکەی وەک خۆشەویست وەک دەستگیرانی وایە شەوێت لە لای خۆی خوێنێ ئەو دوانیان نەبێ ئیتر هەمووی بووی بە سینەما بە فیلمی کورتکەیەکی دەوری دەدەقایە چارێکێکە بوو زۆهێر عەبدولمەسیح یادی بەخێر ئێستاش هەرماوە تەمەنی درێژ بێ ئەو ئیخراجیە کرد. هەروەها کۆمەڵە چیرۆکی دووهەمم کە ناوی ڕستێ زەنگیانەی ئاوی بوو چیرۆکێکی تیا ناوی خاوبوونەوەی هەنگاوەکان ئەوەش کرا بە سینەما کە هونەرمەندی گەورەی خۆمان ئەحمەد سالار دەوری سەرەکی تیابینی لەسەر ئەو چیرۆکەت کا حەمە فەریق جان هەر خاوبوونەوەی هەنگاوەکان لە 1984 کە با بڵێن دانووسان بوو لە بینی نێوانی حکوومەتی عێراق و یەکێتی مانی کوردستان لەو کاتەیە برادێکمان لە ناوی عارف معروف بوو لە ئەکادمیە لە بەغای خوێن کامیرەیەکی بۆ هێناین 8 ملیم من ئەوە ڕۆحەکەی خۆم لە پەیمانگا هەر بەو کامیرەیەم بەکارێنە و ئەو وەکو وێنەگر من فیلمەک خامەکانم کڕی خاوبوونەوەی هەنگاوەکانمان کرد بە کورتە فیلمێکی بە 8 ملیم من لە سلێمانی کات برادێک هەبوو کاک زاهیری سەعاچی ئەو فیلمی خانی ئەشوشتەوە بردمان بۆ لای ئەو ششتمانەوە ئەمە بەدزی حکومەتەوە چونکە ئەو کاتا بواە و موافقە وەرگری و ڕقابە و بەو شتانەیە بڕادێمە شەوەمان نەکرد شتێەوە دوای شتێەوە دامە هەرە و برادرە کە عارف چوو لە بەغا ئەو فیلمەی مۆنتاج کرد و ئەو فیلمەمان کرد بەڵام لەبەرەوەی ئێمە موافقەمان بۆ وەرنەگرت بوو و مفاوەزاتیش نەما چونکە لە کاتی دانوستاندا هەمومان هیوایەوەمانە بۆم دانوستاندا سەر بگرێ و ئێمە خۆمان حاضر کرد و دوای لە سەری گرت ئەو فیلمە نیشان بدرێ بەڵام ئەوە بوو دانوستاندەکە سەری نەگرتویتر وەکو پشیلە بڕۆ فیلمەکە بشارەوە تووشی جێچەڵ نەبین ئەوە هەر خاوبوونەوەی هەنگاوەکان براشت کردێتی بە دەست خۆش بێ کە گەڕین لەو کاتەیە مەسەلە نەستم کرد چیرۆکەکانت پێشترش وەڵا بەس یەکێک لەو شتان ئەوە بوو سەرنجی منیشی ڕاکێشە کردمان بە فیلم بەڵێ ئاجا شتێک کە جێگەی سەرنج بێ من چیرۆکێکم هێنایی ملوانکەی ستیلە ئەم چیرۆکە عەلی ئەشرەفی دەرێشیان کردووەتی بە فارسی عەلی ئەشرەفی دەرێشیان یادی بەخێر
ئەو ڕۆمانوس و چیرۆنووسێکی کوردی بەناوبانگە و بە فارسی ئەنووسێ کردبووی بە فارسی کە کردبووی بە فارسی دەرهێنەرێکی خەڵکی بانە لاو کە سینەمای لە تاران خوێنەوە ئەڵبەتە سینەما لە وڵاتی ئێرانە گەلێ پێشکەوتووە لەبەرەوە کوردەکانیشکە لەوێ خوێنن لە سینەما خوێنن ئەوانش لە سینەما پێشکەوتون کوڕیشی گەنج ئەو لە فارسیەکەەوە جارێکی تر کردبووی بە فیلمێکی کورد کە خۆشم بینیم 13 دقە و چەند سانەیەکە ئەم ملوانکەی ستیلە بەشداری کردووە لە میهرەجانی کلکەتە بۆ فیلمی کورد لە هەندستان خەڵاتی یەکەمی وەرگرتووە چەند خەڵاتێکی تریشی وەرگرتووە جا ئەو برادەرەی کە دەرهێنەری بوو وای زانی بوو کە من لە دنیا نەماوەم ئیتر هەو لە فارسیەکەەوە کردبووی بە فیلمی کورد لەم دوایەشە شۆڕش قادر چیرۆکیی منی کردبوو بە فیلمێکی تەواو کە سەعاتێک و چەند دقەیەکە یانی جا ئەمە پێشمانەڵێ کە فیلمێکی کە چیرۆکی کورد ئەتوانرێ بکرێ بە فیلمی تەواو نەکەر ئەوەی چەند دقەیە بێتوانی ئیزافەی بکەیت و کەرەکتەری تری بۆ زیاکەی دیمەنی تری بۆ زیاکەی ئەو کردبووی بە درامایەکی تەواو ئەتوانم بڵێم لەمڕۆ من شانسم لە چیرۆکنووسەکانی خۆمانی کوردستان جاهی ئێرە بێ یاهینی ڕۆژهەڵات بێ یاهینی باکووری کوردستان بێ شانسم لە هەمیان زۆرترە زۆرترین چیرۆکی من بۆ بە سینەما ئەمە فەریقجان بابینە سەر ئەوەی کە بزانین ئەم ستایلە ئەم شێوازە کە تۆ هەڵە بژار لەو کاتەوە بوو بەڵام بنەماکان چییە کە تۆ وا بکات چیرۆکەکەت زیاتر وێنەیی بێت بنەماکانی چییە خۆت کردووە بە ڕێسا لەسەری بڕووی بەڵێ لەسەری بڕێ بەڵێ یەکەم ئەتوانم بڵێم لە ناونیشانەوە دەست پێەکە ناونیشانەکە پێویستە ناونیشانێکی سینەمایی بێ تۆ سەیری فیلمە بەناوبانگەکانی دنیاکە بەشی زۆری بریتە لە یەک گوشە بەسێ بۆ نمونە سپارتاکۆس ئەمە یەک گوشەیە کە هیچت پێ ناڵێ سپارتاکۆس کێ پێت ناڵێ ئەمە شۆڕشی کۆیلەکانە پێت ناڵێ ئەمە دژی حکوومە بدژە ڕۆمایە ئیمپراتۆر کەواتە ناونیشانەکە ناونیشانێکی کورتە یا وشەیەکە یا دوو وشەیە بۆ نمونە لەو هینە بەناوبانگەکان ئەوراق ئۆکتۆبەر ئەلباریجە بۆ تەمچین هەرتیتر پێت ناڵێ ئەو باریجێ چیە یا ئەوراق ئۆکتۆبەر گەڵاکانی پاییز یا گەڵاکانی ئۆکتۆبەر چین لە حقەتەکە باسی شۆڕشی ئۆکتۆبەری ساڵی 1970 ئەمە لە سەرەتاوە ئەبێ ناونیشانەکە کە زۆر گرنگە وەک موگناتیز وایە خەڵک ڕاکێشێ ئەبێ ناونیشانێکی ئەوها بێ ئەمە فەریقگەلێ جار ناونیشان هەر لە خۆی لە خۆیە ئەمە هیچ با بڵین ئێمە هەیە لۆگلاین هەیە لە ڕێسای فیلمسازیە کە ڕێک کورتەی فیلمەکە ئەگێڕیتەوە بەڵام ناونیشانیش گەلێ جار جێی دێرنامە ئەگرێتەوە جێی لۆگلاین ئەگرێتەوە بەڵام ئاستە بەڵام ئەتوانین بڵین سیمبولێکە شێوەیەکە جێ سەرنجێکە سەرنجی خەڵک ڕاکێشێ بۆ نمونە چیسەڵەکانە فڕن دووشەیە بڵێ ئەم چیسەڵەکان چی پەیوەندیەکی بەو بابەتەوەیە بەڵام کاتێکە ئەیبینی ئەم مناڵانە هەر هەمویان کۆڵە پشتەکانیان بارێکیان بە کۆڵەوەیە بارەکە هەمووی مینە مناڵ مین دووشتی زۆر جیاوازن بە کۆڵیانەوەی و مناڵ ڕهانگاوەکانیشی خاوە ئیتر با بڵێن دەلالەت و هێماکاریەک بوو بۆی کات بە هەمەن وتی من وەکەوە بینیم چیسەڵەکان وەکو چیسەڵە ڕۆن بەڵام مانە ڕۆحێکن ڕۆحێکی پاکن بۆیە دایانم ناکە ئەفرن جار گزارشتێکی وێنەسازیە بۆ ئیشەکە اینجا من بابێمەوە دوور نەکەمەوە لە بابەتەکەت بنەماکان ڕێساکان چی بۆ خۆ بنەماکان بەڵێ
بە بەراوردێ بکەین لە بینی چیرۆکێک کە بۆ شانۆ ببێ لەگەڵ چیرۆکێک کە بۆ سینەما ببێ چی فەرقەکە بۆ ئەوی جۆگر بەباشی بچێتە مۆزوعەکەەوە شانۆگەری هەموو پشت بەوە ئەبەستێ بە دایەلۆگ بەوت و بێژ لەم سەرەوە بۆ ئەو سەری کە نزیکەی 2 سەعاتە جاری وایە زیاتریشە هەمووی بریتە لە دایلۆگ لە چووە لە ڕووبەرێکە کە ڕووبەری ستەیجەکەی ڕووبەری شانۆکەیە کە بریتە لە چەند مەتر مڕەبعەیەک لەوە زیاتر نییە لەم سەرەوە بۆ ئەو سەرەوە قسەیە بەڵام بۆ سینەما نەخێر نابێت لەم سەرەوە بۆ ئەو سەرەوە قسە بێ لە جیاتی ئەوەی وشەکان ڕووی لە جۆی ئینسان بێ نەخێر لە سینەما ئەبێت تۆ دیمەن پیشانەی دیمەنەکان ڕووی لە چاوی بینەر بێ کەواتە لە جیاتی گوێ چاو دەورە بینێ چاو حەزەکە دیمەن ببینێ کەواتە ئەبێت دیمەن هەبێت لە دیمەنەکانیشە دیمەنێک بیتە دەست دیمەنێکی تر و پێویست بێ هەر دیمەنێک کە تۆ دروستیەکەی ئەو دیمەنە پێویست بێ بە شەرتێک ئەگەر فیلمەکە بریتی بێ لە هەموویە بریتی بێت لە 100 دیمەن تۆ ئەگەر دیمەنێکت لێ دەرهێنا و فیلمە تێگەچێت و خەڵک بەباشی لێ حاڵی نابێتەوەتە ئەبێت دیمەنەکان بە پەیوەندیەکی ڕۆحی پەیوەندیەکیان لەگەڵ یەکە هەبێ ئەجا دوایەوە ئەوەی کە ئەو چیرۆکەی بۆ فیلمسازی ئەبێ ئەکشنی زۆر تیابێ حرەکەی تیابێ هەتا حرەکەی زیاتر تیابێ سەرنجی بینەر زیاتر ڕاکێشێ کە حرەکەی زیاتر بوو تەبعاً حرەکە خۆی لۆکەیشن دروست دەکات ئەیتر کە حرەکە خێرا بوو زۆر بوو لۆکەیشنەکانیش ئەگۆڕێ لەبەرەوە بینەری فیلمەکە بێتاقەت نابێت چونکە ئینسانەکان ئەگۆڕێن و لۆکەیشنەکان ئەگۆڕن و بەردەوام کێشەکە کە لە بینی ئەبێت دائیمەن لە ئەو هینەشە بێجگە لەمەیکەوە ئەرزم کردی کە ئیعتیماد لەسەر حرەکەتەکە و لەسەر وێنە ئەکە و ڕووی لە چاوی ئینسانە نەک ڕووی لە جۆ شانۆگەری پەیوەندی لەگەڵ جوە هەیە بێجگە لەمەش گەلێشتی تر هەیە لە سینەما کە پێویستە بڵێن ئاگاداری بین ئەویش ئەوەیە تۆ کە فیلمێک دروستەکەی فیلمەکە لە چەند بەشێ پێگیە بەشی یەکەمی سەرەتایە دامەزراندنی فیلمەکەیە کە پێڵێن بە ئینگلیزی لای خۆتان پێڵێن سێتینگ ئەپ ینی خستنەگەڕی ئەو چیرۆکەیە و خەڵک هین ئامادەیەکەی بینەر ئامادەیەکەی بۆ بینینی کارکتەرە سەرەتایەکان ئەناسیێنی لە پێشاو و کێشەکەش ئەبێ بەڕوونی دیار بێ کێشەکە چییە کارکتەرە سەرەکی کە بڵین لە ئەوروپا زیاتر پێڵێن ئەی کارکتەر معلوم بێ کێ بڵێن بۆ نمونە ئەی کارکتەر کوڕێکە ناوی ئازادە حەزی لە کچێکە ناوی نەورۆزە ئەم نەورۆزە بۆ نمونە هەموو شتەکان مەمنون معلومن بەڵام نەورۆز کە لەگەڵ ئەم کوڕە لەگەڵ ئازادە یەکتریان خۆشەوێ کێشەیەک هێنا لێ بگەن بەیەک ئەویش ئەوەیە دوو برای هەیە بڵێن بۆ نمونە ئێستا دروستە قسەیە دوو برای هەیە ئەم دوو برایی حەزەکە بیان بە ئامۆزایەکی ئامۆزاکەشی حەز لەو کچەکە بەڵام ئەو کچە حەز لە ئامۆزاکەی ناکە ئەیتر لێرەوە کێشەکان دروست ینی بەسم ئەوێ کارکتەرەکان یەکەیەکە ڕوون بن ئەوە ئەمانج لە کێشەکە چی و ئامانجەکە چیە ئامانجەکە ئەوەیە ئەو دوانە بگەن بە یەک ئەمە لە ناوەڕاستی فیلمەکە کێشەکان گەورە ئەبێت و پلۆت ئەکەوێتە ئیش و تا بڕیتە پێشەوە کێشەکان زیاتر بەقوتە بنەوە هاتاکو بەرەی یەکەم کە ئەم کوڕەیە ناوی ئازادە ئەوێت ئەو ناحەزەکانی پەک بخات چی ئەکا تاکو ناحەزەکانی پەک بخاونەیەڵێ سەر بگرێ چی هەیە بۆ ئەوەی ئەو کوڕە پەشیمان کاتەوە چی هەیە بۆ ئەوەی ئەو برایانەی وا کە بێلایەن بنواز بێنن لەو کچە ئەم
هەنگاوانە ئەبێ بگاتە پشڵە پۆپە و لە کۆتاییە ئیتر کێشە نامێنێ هەتاکو حرەکە هەبێ هەتاکو کۆنفلیکت هەبێ کە بە ئەو لە ئەوروپا خۆتان وای پێڵێن هەتا ئالینگاری هەبێ هەتا کێشە و ململانێ هەبێ مانای وایە فیلمەکە بەردەوامە کە کێشە و ململانێ نەما ئیتر فیلمەکە بەلایەکە ئەکەوێ و چارەسەر بۆ کێشەکانە دۆزێت بە کورتی یعنی بەبەسم لەوەیە ئەبێ هەموو شتێ ڕوون بێ ئەگەر چیرۆک ڕوون نەبوو چیرۆک نییە تۆ معلوم کە ئێستا باسی ئەوەت کرد فیلمی کوردی چیرۆکی کوردی تخوێنەوەتەوە زۆر چیرۆکی کوردیش تخوێنەوەتەوە کە نازانی ئەم چیرۆکە کێشەکە کێیە کە تەرەفی یەکەم تەرەفەکانی ململانێ لەم چیرۆکە کێوچێن و ئامانجەکە چییە لە پێناوی چییە ئەم کۆنفلیکتە ئەم ململانەیە ئەبێ ئەوە کە مادەم ڕوون نەبوو کە بە کورتیەکەی چیرۆک نییە مادەم ڕوون نەبێ ئەبێ ڕوون بێت اینجا تۆ ئێستا بەراوردێکت کرد لە نێوان شانۆ و سینەمایە زیاتر پشت بە دایالۆگە بەستێت لە ڕێی دیالۆگەوە لەڕێی جۆوە بەڵێ بەڵێ لە ڕێی جۆوە کە دایالۆگە ناخافتنە ئەگاتە بینەر وەرگرت بەڵام سینەما لە چاوە بەڵێ سینەما لە چاوە بەڵام ئێمە باسی چیرۆکەکەی اینجاڵێن چیرۆکی وێنەی وێنەسازی بەڵام چیرۆک خۆ زۆری وەسفە زۆری خەیاڵە یعنی هەم شانۆ دوورە و گەلە جار لە سینەماش دوورە یعنی ئەوەی لە ناو چیرۆکە ئەنووسرێت یعنی ئەو وەسفانە و ئەو خەیاڵە گەلە جار بە سینەما هەر ئەو خەیاڵە تەنفیز ناکرێت هەرچەندێ ئێستا هەنێ فیلمەیە فیلمی خەیاڵن ئەچنە ناو خەیاڵە و شتی خەیاڵی واکەن خەیاڵی زانستی بەڵێ ڕووی تەکنیشیان بەهێزترەوە لە وڵاتی ئەمەیە زۆر کەمە بەڵام خۆ هێشتا کۆمەڵێ چیرۆک هەیە خەیاڵین یان ڕۆمانن ئەوەنە وردەکاری خەیاڵی تایە و لەگەڵ وەسفی تایە ناتوانرێ بکرێ بە فیلم ڕاستەکەی وایە مەبەستم چیرۆکتە بژاردۆ چۆن توانیت خۆت لەو قاڵبەی چیرۆک دەرخەی بیتە ئەم لاوە بەڵێ جا تۆ بڵین کە تۆ لە خەیاڵتە جاری یەکەم پێویستە خەیاڵی تیابێ ئەو خەیاڵە پێویستە کە تیابێت پێویستە ئەو کەسەشی ئەو چیرۆکە ئەخوێنێتەوە ئەو خەیاڵی تۆ هەبێ یعنی تۆ بێ وای بنووسی کە کاتێک خوێنەرێک یە چیرۆکەی تۆ خوێنێتەوە ئەو خوێنەرە ببیتە دنیایەکی خەیاڵی و فیلمێکی سینەمایی وا بکەی فیلمێکی سینەمایی ببینێ نەک چیرۆکێ ببینێ جا چیرۆک فیلمی سینەمایی ئەو هەموو دایالۆگەی بۆ چییە چونکە ئەو بۆ چیرۆکی وا کاتێک تۆ دایالۆگ دروستەکەی کە نەتوانی وێنەیەک دروستکەی مادەم شتێک بە وێنە پیشان بێرێ ئیتر پێویستی بەوە نییە پێویست بەوە ناکە بە یەکێ بڵێ سەعات چەنە ئەم حیوارە پێویست ناکە بڵێ سەعات چەنە سەعاتەکە یەنیتە پێشەوە و 4 چرکە یا کەمتر پیشانەوەی ئیتر ئەوە وێنەیەکە لە 4 چرکە پێتەڵە سەعات چەنە پێویست ناکە بڵێن باسی ئەوە بکرێ کە ئەمەنگە کارکتەرێکت هەیە بە شاخێکە سەرەکەوێ بە چیایەکە سەرەکەوێ کتابان کە بە چیایەکی بڵێن گۆژە سەرەکەوێ بە گۆژە سەرەکەوێت تەبان کوڕ بۆتەوە و گۆشانێکی پێ و لێوی هەمووی قڵیشاوە معنایەوەیە لێویستی بۆ معناوەتین و ئارەخۆ لە زانیات و تەخۆرە و معناوێ زۆر گەرمایە و ڕەنگە بنهانگریشی تەڕوو بێ ئەمانە هەمووی پێویست بەوە ناکە چونکە ئەوە بە یەک گرتە یان یەک شۆت یەک لەقطە ئەتوانێت لێوی پیشانە بە یەک لەقطە ئەتوانێت ئەو چەند چرکەیەکە ئارەق پیشانە بەلا جانگایەتە خوارەوە کەواتە زمانەکە تۆگەر بەو نیازە بنووسی ئەبێ وا بنووسیکەوە شتەکە لە یەک شوێنیشان نەبێ ڕووبە ئەبێ شوێنەکان
وابێ کە شوێنەکان خێرا بگۆڕن هەتا شوێن زیاتر بگۆڕێ سەرنج زیاتر ڕاکێشێ تۆ چۆن ئەتوانی لە ژوورێکە یەکێک فیلمێک دەرکەی لە یەک ژوورە کۆتایی بێ ئەوە لە شانۆگەریە بێ لە یەک ژوورە توانی شانۆگەریەکە پیشانەی لەسەر بەڵام چۆن ئەتوانی فیلمێک ئەوە خەڵک خەوی لەیەکەوێ ئەبێ هینەکانیش بگۆڕی یعنی خێرا کە بێگومان کە حرەکەت گۆڕە کە دیمن گۆڕە کە کێشەکە چووە پێشەوە ملانەکە چووە پێشەوە ناچار شوێنەکانە گۆڕن لە ڕووبارێکەوە بڵێنێ لە ڕووبارێ بڵین ئەتوانی ئاوای لێ بکەیت تۆ سێریکە توانی کارکتەرێک ڕاوەندرێ بە ئۆتۆمبیلەکەی ڕاکە ئەگاتە شوێنی ئۆتۆمبیلەکە ناتوانێ بڕوا پاسیلێک هەیە سواری پاسیلەکەیە بێ لە دوایە پاسیلەکەش ناتوانێ بڕوا ئەگاتە ژلەکانی داکەنە خێرا خۆی کاتە ئاوە کۆسێریکە هەر ئەم دیمەنانەکە ئێستا منوتمەم شتە بەسیتانە چۆن سەرنجی بینە ڕاکێشە کەواتە واکەی کەوا دیمەنی زۆر هەبێت و گۆڕانکاری زۆر هەبێ ئیتر پێویست بەوە ناکات تۆ حیوار بنووسی کام ڕاکە و کام چیەکە ئێستا تۆ ئەگەر خۆتەزانی فیلمی ئەکشن لە دنیادا ئێستا زۆر باوێتی و لە ئەوروپاش بە تەواوەتی بڵێن سایق شاحینەیەک تاوانبارە و ڕاکە لە ڕێگە چەمە لەغە لێ بێتەوە تەقەی لەکەن برینارە نازانم چی هیچ پێویستی بە قسە نیەمانە یەکسەر ئەگەر درامای کوردی بێڵێ ئەرە وڵا چامر لەغەکە لێ بووە پیشانی لێ بێتەوە هیچ پێویست بۆ ناکە سێرێکی ئەم فیلم بەڵێ 2 ساعتی ماوە هەیە بەڵێ بەڵێ تۆ ئەبینی ئەو فیلمە 2 ساعتە بەڵام لە ماوەی 2 ساعتەکە دەڕستەیتە بەڵێ یعنی فیلمەکە خۆی ڕەنگە 2 ساعتە بەڵام لە ماوەی ئەو 2 ساعتە تۆ لەسەر کە بە بینیت کراوە بە عەرەبی سەبتایتڵ لە خوارەوە هینی بۆ نووسەوە تەرجمە کراوە ئەبینی لەم سەرەوە بۆ ئەو سەرەوە 6 ڕستە هەبوو تەرجمە کرابووە ژنایتر هەمووی حرەکە بوو چونکە تۆ خۆت هەموو شتەکانە بینی چونکە هەمووی حرەکەیە تەبان پۆلیس بڵێن ڕاوێنێ لە عەرزەوە لە ئاسمان و هەلیکۆپتەر ڕاوێنێ جارێ عەرز پیشانە جارێ ئاسمان پیشانە جارێ جادە پیشانە جارێ ترافیک ئیتر هەموو ئەمانە پێویستیان بە هیچ گفتوگۆیان نییە هیچ پێویستیان بە گفتوگۆن هەلیکۆپتەرەکە خۆی لە ئاسمانەوە مراقەبەیەکە اینجا ئەوە یەکێک هەوڵبا بۆ سینەما بنووسێ ئەبێ ئاگاداری ئەوە بێ کە ئەو حکایەت ناجێڕێتەوە نەخێر دیمەن پیشانە دیمەنەکان قسەکەن کۆنفلیکت پیشانە ینی پرسیارێکی کە تۆ وەکو خۆت کە وێنەیتە نووسیەوە تۆ دراماشت نووسیەوەتەوە زنجیرە درامات هەیە فیلمیشت هەیە بۆ نمونە نێرگز بووکی کوردستانە کە لە کوردستانی باشووری کوردستان وەکو فیلمی 35 ملیم فیلمی کوردیە لە باشوور ئەمە باسی یەکەم فیلمی کوردیەوە بەڵێ لە باشوور بەڵام شتیکە هەیە ئێستا من لە ماوەیە بەڵگە فیلم یەکەم دۆزیوەتەوە لە ئەمریکا دەرهێنەرەکە ئەمریکین گروپێکی ئەمریکین چوونە بۆ منطقەی لوڕستان و بەختیاری لە 1925 بەڵگە فیلمێکیان کردووە 45 دقەیە ئێمە تا ئێستا ماوەند فیلمی زەرێ یەکەم کۆمەنتاریە بەڵێ لە 1927 نیشان دراوە لە 1926 کراوە بەڵام ئەگەر بەڵگە فیلم بە یەکەم دابنین ئەوەیە فیلمی جیا زیاتر ئەتوانین بڵین هینە پێش ئەگەر وەکو یەک بن بەڵگە فیلم و فیلمی درێژ ئەویان پێشترەکەوێت دوایە فیلمی دختەر لوڕمانەیە هەر لە ڕۆژەڵاتی کوردستان کراوە بەڵام نێرگز بووکی کوردستانە یەکەم فیلم بوو 35 ملیم لە باشووری کوردستان کاک حەمەفەر تۆ کە ئەمەد نووسیەوە ئەوەی کە من ئاگام لێ بوو حاجی مەکی ڕەوانی شاد و دڵنەواییش بۆ ئازیزانی
بۆ هەموو دۆستان و ئازیزانی و بۆ ئێمەی فلیم سازانیش یادی بەخێر بەڵێ بەڵێ زۆر کارامە بوو لەوەی کە ئەیزانی چۆن کورتەیەک بنووسێ و بیبا لەو کاتەیە ڕەزامەندی لەسەر وەرگێ وابوو بەڵێ کەسێکی بە مشهور بوو ئەیتوانی کێشەکان حەلکە بە کەسێکی بەدەم و پل بوو یعنی ئەیتوانی قسە بکە جا بالموناسبە بنە حەزەکەم شتێ بڵێم سەبارەت بە چیرۆکەکە خۆی چیرۆکەکە ناوی نێرگز بوو ئێستا تۆزە لەمە پێش باس کرد کە یەک گوشە بێت چاکترە ناوی نێرگز بوو بەڵام کە بردی بۆ ئەوەی ئیجازە وەرگێ لە بەغا ڕۆژێک لە دراوسەکەمانەوە ئێمە خۆمان تەلەفۆنمان نەبوو لە دراوسەکەمانەوە ناوی مامۆستا پاشا بوو یادی بەخێر کۆچی دوای کروتیان وەرە تەلەفۆن لە بەغاوە حاجیمەکیشە تۆیەوێ کەسوم حاجیمەکی وتم فەرم وتی وڵا ئەڵێن ئەو نێرگزە ئەبێ بگۆڕی ئەو نێرگزە تەبعاً لە تەلەفۆنەکە نێتوانێ بڵێ لەبەر چییە وتم ئێ باشە بیگۆڕین چی لێ بکەین وتی بەهەر شتێ بیگۆڕی بیگۆڕە وتم باشە یکەین بە نێرگز بووچی کوردستان ئەبێت وتی ئەبێت کە هاتەوە وتم ئەو گۆڕینە چی بوو ئێمە ناومان نابوو نێرگزی تر ئەم بووچی کوردستانی بۆچێ با کەس نەزانێ ئەمە بووکە ئەو نێرگز معلوم ناوی کچێکە و لە ڕێکلامەکەشەکە بۆ یەکرێ کچێکە بەسەر و بەست و زەمبەری کوردیەوەمانە وتم بۆ وای لێ هات وتی وەڵای لە ڕقابە لە بەغا تەبعاً زەمانی باسە پێیان وتوم نێرگز وشەیەکی فارسیە ئەبێ بیگۆڕی نێرگز هەچەند پێم وتون کاکە نێرگز وشەیەکی هاوبەشە ئێمەش ناوی گوڵەوە هەر پێڵێن نێرگز وتیان نەخوا بێ و نامیشانە بگۆڕی کە ئەومە سەیری تو دوو لە ڕووی تۆ سەیری دەبەنجی سانسۆرکە یعنی نێرگز ئەگەر بە عەرەبیەکەی سێرەکەی نەرجس بەڵێ منژەوەم پێوتم خۆشیان پێڵێن نەرجز تر ئەوەی بۆچێ ئیتر عەلاکولی کە ئەوەی بۆ زیادکرها بۆچی کوردستان بەڵێ کە بۆچی کوردستانی بۆ زیادکرایتر ڕقابەکە ژووتوان مادەم هەر ئەوەیە پەڵبوو بیانویان با ئەوە قەچێکە بە ناوی نێرگز بووچی کوردستان جا من ئەستم بەوە کردبوو کە ئەمە ناوێکی درێژە هەر ئەوەشم ناو نابوو نێرگز بەڵێ ئینجا من پرسیارەکەم لێ ئەوە بوو ئەوەی تۆ دوایەوەی حاجیمەکی ئەو کورتەیە کە ئێستا ئێمە لە بواری ئەکادیمیای فلیمسازیە ئەڵێن پێڵێن سناپس با بڵێن بەریتانیەکە بڵێن سنۆپس یاخود تیزەری پێڵێن کە نازانم میترەوەیەوە تیزەر بۆ یا سناپس بۆ کامیان بووە با بڵێن بە کوردی خۆمان پوختە من پوختەم بۆ سناپس داناوە پوختەی فیلمەکەی نووسیتانەوە حاجیمەکی ڕەزامەندی پێوەرگرت بەڵام تۆ کردت بە وەکو چیرۆکی وێنەی نووسیتەوە یاخو وەکو سیناریۆ نووسیتەوە ئامادە بێت یەکسەر جێبەجێکرێ ئەوەی کە من نووسیمەوە ڕاستیەکەی چیرۆکەکە لە خەیاڵمە هەبوو جابل بووناسە بە نیوەیم لە ئەولێر نووسی لە ماڵی حاجیمەکی مەو کاتە ماڵیان لە ئەولێر بوو نیوەشیان لە سلێمانی نووسیم حاجی و ناوێ بڕێتەوە تا تەواوێکی لە ماڵی لە ئەولێر بەڵێ ڕاستیەکەی من وەک سیناریۆ نووسیوم لەبەر ئەوەی تۆ پێش سەرباسیەوەم کرد کە من زۆر حەزم لە سیناریۆ بۆ حتا سیناریۆی فیلمم کڕیوە ناوی سیناریۆی فیلمی تۆم جۆنز نازانەوە بینیەوەیانە بە عەرەبیە هەر وەکو کتێبە فرۆشرا وەکو کتێبە فرۆشرا ئەنجا من هەموو ئەوانە هەچی کتێبێک بە زمانی عەرەبی لەسەر سینەما نووسرابێ خەنوومەتەوە بەڵام کاڵێم هەرچی کتێبێ بە عەرەبی لەسەر سینەما نووسرابێ وا تێمەگە کە زۆر بووە ڕەنگە هەمووی دە کتێبیش نەبوو بێ هەموو ئەمانەم خۆنەتەوە زمانی سینەما بۆی بەکاری بێنم لە چیرۆکەکانمە جا قسە قسێنێت لەو چیرۆکەیە کە تۆ خۆشت دەرت هێناوە ڕستێکی تێڵە لێدانەوەی ئەم ڕستەیە بە سلۆ مۆشن لە چیرۆکی خاوبوونەوەی هەنگاوەکانە حتا لەو کاتە برادێکی شانۆکار یادی بەخێر کۆچی دوایی کردوهات پێوتم ئەرێ سلۆ مۆشن یعنی چی تەسەور کە ئەوە ساڵانی هەفتە سلۆ مۆشن یعنی تەسویر بەڵتی یعنی حتا لە چیرۆکەکانە ئەوەم بەکارێناوە تر ئەو تۆ ئێتەوە خەیاڵە من جۆری لەختەکان
جۆری لەختەکانیشم دانابوو کە ئەم دیمەنە دەرەوەیە یاناوەیە بۆ ئەوەی ئەگەی کامێرای ئەوسە بۆی ئەگەی لە ڕووناچی بێ ڕووناکە کە سروشتیە یا ڕووناچی دەست کردە لە دەرەوە شوێنەکان و لۆکەیشنەکانم دیاری کرد بوو کە ئەم لۆکەیشنە ئەوێ لەکوێ بێ بەڵام یعنی وەک سیناریۆم پیشان نەبوو مەش دیمەنەکان حتا ئەوان لە منتیقەی لە ناوچەی سەرچاوە و سەرشکەفتان و ئەوانە خەریکی وێنەگرتن بوون ناردیان بە دوامەوە خەریکی وێنەگرتن بوون لێ ناردێن بە دوامە جعفەر عەلی یادی بەخێر کە سینەمایی لە ئەمریکا خەونەوە دەرێنەری فیلمەکە بووتی ئێمە حەزەکەین بۆیە تۆوان بان کردووە ئەم دوو دیمەنەمان هەیە لێرەنا حەز ناکەین بە دواییەکە بێ تۆ دیمەنێکی تازەمان بۆ بنووسە دیمەنێکی تازەوە فیلمەکە ئیجازەی وەرگراوە وەگیراوە هەمووی نووسراوە ئەمانە دیمەنێکی تازە لەوێ منیش دیمەنێکی تازەم بە خەیاڵە هات دیمەنە تازەکە شوانێک لەوێنایە شوانێک مەڕووینەکەی مۆڵاو گری کردوتەوە و کترێکی ڕەش داگەڕا و لەسەر ئاگرەکەی و ئەوە دیمەنێکی کورتم بۆ دروستکردن کە هیچ حیواریش دایالۆگیشی تیانە بۆ حیواری تیانە بوو کە هەمە فەریق ئەلێرە کەوانەیەکەم بەرێ بەڵێ فەرموو ئەمە طبعا جعفەر عەلی ڕەوانی شاد ئەویش من نازانم وتیان کوردە بەڵێ بەڵێم گوایە کوردی فەیلێ بەڵێ ئیتر خۆشحاڵی نعنیوە شتێکی کەیە کە دەرهێنەر و نووسەر و ئەکتەر و زۆربەی ئەوانەی کە لە ئیشەکەی بوونام و کورد بوونە ئەوەش مای خۆشحاڵیەکی کەیە بەڵام لێرە نەریتێکەیە نەریت ڕەوشت فلیم سازیە جعفەر عەلی هاتووە ئەمەی کردووە یعنی کاتی دیمەنێک زیاد کات هاتووە پرسی بە جەنابەت کردووە پرسی بە جەنابەت کردووە وەکو خاوەنێکی سیناریۆکە وەکو خاوەنێکی چیرۆکەکە بزانێ ڕات چییە بزانێ تۆ چیڵی با ئیشەکە هەر هی تۆ بێت ئێستا من لەم ماوەیە مەسەلەن لە درامای کۆشتی هەنارە سێرەکەم کێشەیەکە بووە یا لە دراماکانی ترە کێشە هەبووە برادران دەرهێنەر هاتون بە کەیفی خۆی قەسابکاریان لە تێکستەکانە کردووە سیناریۆ ئەڵێەوە ئەوە ئیشی من نییە ئەڵێەوە دراماکەی من نییە هەر سەقەتیان کردووە ئەوە میشاڵێن ئەڵەن با بە دراماکەی و خۆی سەقەت بووە ئێمە چاکمان کردووە ئیتر تۆمڕەکە ئەم شتمڕە پەیوەندی بە ڕەوشتێکەوەیە ئەبواە لە بینیانە گرێبەستێک هەبێت کە دەستکاری هیچ شتێک نەکرێت بەبێ پرسی نووسەرەکە بەڵێ بەڵێ لەو کاتەیە من پرسیان پێ کردم لەگەڵ تۆیا کردووە لە ئێستا خۆمان نیکەن یعنی هەر حساب بۆ نووسەرەکە ناکەن دوو سێ شەویت لەلایەنە مامەوە لەگەڵیانە چوون بۆ وێنەگرتن ئۆردەر و ئەوانە چی هەبووە چوون بۆ وێنەگرتن چەند شەوێک لەگەڵیان نامامەوە بەس هەستم کردکەوە یەک تەبایی یەک ئینسیجام هەیە لە بینیانە کەم ڕێ ئەکەوێ ئاوا ئینسیجام هەبێ لە بین دەرهێنەر و لە بینی جاد مصەویر و وێنەگرەکە باشترین وێنەگری عێراق بوو کامێراکە ناوی ئاریفلێکس BL2 باشترین کامێرای ئەو سەردەمە بوو یابانی بوو چونکە ئەگەم لێ تۆ یاداشنامەیەکرد نووسیوەتەوە لەسەرەوە حەزەکەشنامەیە بکەینەوە بەوانەیەک بکەیتەوەش خۆشە کە چۆنەوە ئیشە کراوە چۆن با بڵێن ڕایی کراوە تا گەشتۆتە بەرە بەڵێ فەرموو من زیاتر خەڵکی یعنی هەن خەڵکی دێکە خەڵکی دەی سەرشکەفتان و هین ناویسێ چەندەیەک بوون مابوون چونکە ئەو کاتە کە ئەنفال کرابوو کۆمەڵە دێبوون دێکانی میر بوون میری خۆشنا و ئەنوەر بەگی بۆ بێتواتە ئەو پیاوە هەچی ئیمکانێتی خۆی هەیە خستوێ هینی فیلمەکەەوە پێشوازیەکی گەرمی لەو هەموو ئەکتەرە کردبوو کە ژمارەیەکی زۆر جارێکیان لەسەر خوانی ئەو فیلمە وتممە چەند کەسن ئێستا دانیشتون نانەخۆن
لەسەر خوانی فیلمەکە وتیان 64 کەسن خواردن بۆ 64 کەس دروست کرا بوو یادی بەخێرەوە ئەنوەر بەگەشت کۆچی دوایی کردووە ئەو ئەنوەر بەگی بێتوە تەیە لە خزمەتی ئەو خەڵکە بۆ ڕاستیەکەی دیوەخانەکەی ئێتر خەڵک لەوێ ئەو ئەکترانە لەوێ ئەخەوتن ئەمانەوە چونکە چار نەبوو دێنەما بوو هەرە بۆ بچینایە بۆ لای ئەوان هەستە لەسەر ئەو قسەی بەڕێستان کاڵی دێنەما بوو بۆ من لێرە ڕوونکردنەوەیە کە ئاگام لە بڕیارێکە کە بۆ نێرگز بووکی کوردستانە کرا بۆ حزبی بەعز داوایە کرد بکرێ و حاجی مەکیش ئەو فرسەتەی قۆستەوە زنجیرە درامایەکەم نووسی لە 3 چیرۆکی گەورە نووسەری سۆڤێت رووسیا چیخۆف وەرم گرتە بوو لە با بڵێن دێ هەفتەغار گەرمیانە کرد قیتارێکمە نەفەرێکە بوو لە کەرکووک و دەرەچوە چوو بۆ بەغا بەناو هەفتەغارە تیەپەڕی ئەتر باسی ئەو قیتارەمە کرد باسی ئەو سەردەمەمە کرد کە چۆن هێزی جوتیار گۆڕا بوو هات بوو بە هێزی کرێکاری کە شەریکەکە کرا و چۆن ئەم گۆڕانکاریە دروستکرا ئەم گۆڕانکاریە هاتم لە ڕێ و قیتارە و دێ هەفتەغار و کە خەڵکەکەی هاتنە ناو شارەوە و بە ئێواران بڵێن بەیانیان زوو کە و قیتاری شەو لە بەغا دەرەچوو دەمە و بەیانە گەشتە مەلابادنان بڵێن لەگەڵ نوێژا گەشتە هەفتەغار و کرێکارەکان سواری بوون و هاتنە کەرکووک لە کەرکووکیشیانەکە لە شەریک کۆمپانیای نەوت و دوای ئێوارە هەمان قیتار کە دەرەچووە ڕۆشتەوە بۆ بەغا ئەمان سواری بوونە گەشتنەوە هەفتەغار و ترەوە ڕۆژ بۆ بەغا اینجا من هاتم باسی ئەوم کرد کاک هاشم جەباری بۆمە برد کاک هاشم جەباری وەکو خۆی چونکە خۆی نووسەرە بەڕێسان نەزانن زۆر ئاگاداری کردمەوە کە شتەکان چۆن بنووسم بۆ ئەوەی لە سانسۆر دەرچێت ئاگام لە کێشەی وشە و ئەو شتانە نەبێت ڕۆژێکیان پێی وتمتی کاکە سەرکەوت ڕاگیرە وتی نەکەمەی تۆ هەمووی ڕاگیرا وتم بۆ وتی نابێ هیچ شتێ بکرێت نە گۆرانیەک نە فیلمێک نە هیچ شتێک بکرێت باسی لادێ بکات چونکە بۆ لەو کاتە دیەکان ڕاگوێز کران دیار وتی نابێ ئێستا هیچ شتێک باس بکرێت ئیتر ئەویشەی من ڕاگیرە دەی ڕاگیرە تا ئیترەوە بوو ئەنفال کرا دیەکان وێران کران ئیتر دێنەما ئەمە سەدایدایەوە یعنی لە دەرەوە گەیاندن و وڵاتان باس کرا و حزبە سیاسیەکان باس کرا گەشتە ئیتر هینی UN و هەران بوو بە هەرایەک لەسەر عێراق ئەم جەهات چی کرد داوای کرد لە تەلەڤزۆن ئەو دیانەی مەجای تایە بڕۆن ئیشکەن بۆ ئەوەی بە دنیا بڵین ئەها ئەنفال نەکراوە ئەو تا دیەکان ماون 5,000 دیەکوار ڕوخێنراوە تا دیەکان ماون یەکێک لەوانە هاشم جەباری پەیوەندی بە منەوە کرد کاکاشم وتی سەرکەوت وەرە ئیشەکەت بکە هەفتەغار مابوو دێگەرمیان مابوو وتی وەرە ئیشەکەت بکەمە فرسەتە بۆ تۆ بەڵام من لەو کاتە سەربازی هەڵاتوو بووم فیرار بووم ئەوە بوو حاجی مەکی ئەو ئیشەی بە فرسەت زانی و بڕیارە ئەوەی کرد ئەمە ئەمە کێشەی ئازاری سانسۆر بوو کە لە وڵاتە ئاکرا ئەوە نێرگز بووکی کورتستانە بۆەوە کرا کە ئەبێ دیەک هەبێت و نیشانی ئەوە بدرێت کە چینجا ئەو دەرفەتانە بێ بقۆزرێتەوە ئەو بقۆستەوە لەو کاتە و ئەو ئیشە جوانە کرا وڵی شانسیشیان هەبوو ینی با بڵین ئەو بۆ نمونە ماڵی میر ئەسپی جوانیان هەبوو ئەو نێرگزیان فێری ئەسب سواری کرد لەوێ چکە ئەو کچێ بوو لە خۆناغی متەوەستا حەقی سلێمانی بۆ ئەسپی هەر ڕەنگە نەدیبێ اینجا من حەزەکەمەوە بڵێم ئەو کاتە نازانم بۆچی ئەو ڕۆحێتە هەبوو و خەڵقی دیەکە هەموو حەزیانە کرد ئەم شتە دروست بێ حەزیان هەچیەکت پێ بوو نایە یان و بەسەر چاو خەڵقی دیەکە بۆیان ئامادەیەکری ئەکسسوارێک کە پێویست بۆیە خەڵقی دیەکە ئیتوانی تجاری وە هەبوو بە شەو دەورە بینرا و پرۆژکتەرە گەورانە زۆر بەقوتن کە لە دووری چەند کیلۆمەترێکی ڕووناکە کردەوە ئیتر ئەبواە ئەو خەڵکە ملتەزیم بوو نایە نەچوونایە بۆ ئەو شوێنە چوزانم خەڵکەکە هەمووی حەزێ کرد سەرکەوتوو بێ هەمویان
بڵمونە یەکێک هەبوو هەموو جارێ ئەسپەک ئەو ئەسپەی لە ماڵی میرەوە یانا بۆ شوێنی ئۆردەر بۆ شوێنی فیلمەکە دوایەوە ئەی بردەوە بۆش ئەمە فەریق با ئەمە بهێڵینەوە بۆ یاداشێنەوە بڵێ فیلمی نێرگز بووکی کوردستانە تۆ درامات زنجیرە درامات نووسی من درامایەکەم بەجێکردنی ئەو زنجیرە درامایە لەگەڵ ئەو نووسینەی تۆیە چیرۆکە وێنەی بوو یا سیناریۆ حەزەکەمە من بۆ ڕوونکەیتەوە کێشەکانت چی لەو گۆڕان چیرۆکە وێنەی بۆ سیناریۆ وەڵە ڕاستەکەی ئەوە با بڵێن درامایە بۆ ناوی بازنەی تەنیایی بوو بازنەی تەنیایی چیرۆک و سیناریۆ و حیوار هەمووی هەر خۆم نووسی بووم خۆشم سیناریۆکەم بۆ دروست کرده بوو ژمارەیەک لە مامۆستایانی ئەو کاتەی پەیمانگای هونەرە جوانەکانیش لە بینیانە بەدیعخان دەوریشی تیابینی کە عەبدولی حەمە جوان ئەو برا جوانە مەرگەکەی کاک عەبدول ئەوانە هەموو دەوریان تیابینی ڕاستەکەی من هەمووی ئەوەم نووسی بوو وەکو سیناریۆ نووسی بووم سەرەتا بۆیە حاجی مەکی بیکردایە بە فیلم بەڵام نەزانم بۆچی نەکرا بە فیلمی تر لەلایەکی ترەوە تەلەڤیزیۆنی گەلی کوردستان ئەو کاتە چوونە ژێر هینی ئەوەی کە بیکەن بە درامایەکی تەلەڤیزیۆنی کاوە جوتیار دەرهێنەری بوو وەرەکتەرە باشەکانی سلێمانی کە خۆت ناسیت و ڕەفیقە بوون یان هەندێکیان ڕەنگە مامۆستات بوو بێتن ئەوانە دەوریان تیابینی کێشە هیچ شتێک کێشەیەکی ئەوتۆمان نەبوو کێشە لە فیلمەکە کێشە دروست بوو کە لەوەی نەرگز بووکی کوردستانە هەندێ کێشە دروست دەبوو بەڵام ئەوانیان چارەسەر کرد و بە فیلمەکەشەوە دیار نەبوو بەڵام ئەوەی سیر بوو کە ئەو کاتە ئەخرایە سەر کاسێت هەبوو کاسێتە ئەستورەکان باوەڕ بێت ئێستا آخر خۆتە زانێ سینەما بریتیە لە هەر هونەر نییە بریتیە لە پیشەسازی و بزنس و ئەوانە من لە فیلمی نێرگز بووکی کوردستانە زۆرترین حەقدەست بنوەرم گرتووە $1000 ئەوەی من کە یکردە 3000 دیناری سویسری 3000 دیناری سویسری یەک ئۆتۆمبیلی پێ دەرێنە لە کیلۆمەتر سفر بۆ فیلمەکە زۆرترین ئەکتەری پلەیەک لەوێ $600 بوو بەڵام بەدەخەوە لە فیلمی لەو هینا بازنەی تەنیاییە باوەڕێ بێ هەتاکو کاسێتێکیان ناپێم تەلەڤیزیۆنی گەلی کوردستان قەیزبی بوو هیچ پارەشیان هیچیان ناپێم بە شەرتێ هەڵبەتە تۆ خۆتە زانێ ئەمانان بۆ پارەیشمان نەکردووە قەت و ئەمانە بەڵام من وەکو مامۆستا 3 مانگ بۆ 4 مانگ پشوم هەبوو ئەو 3 مانگ بۆ 4 مانگە من لە ماڵەوە نەهاتوومەتە دەرێ مەگەر بە ئیشێکی پێویست ئەو 3 مانگ 4 مانگە خەریکی نووسینی ئەو سیناریۆ بوو ئەو سیناریۆی بۆ بازنەی تەنیایی کاوە جوتیا دەریهێنا بەڵام کاوە لەبەرەوەی ئەمە یەکەم ئەچەنە ئەو دەرچوو سینەماشە بەڵام لەبەرەوەی یەکەم ئەزمموی بوو ڕەنگە بڵێم وەکو پێویست نەبوو بێ بەڵام خەڵک ئەی بینی و پێشان خۆش بوو ئەو کاتە چکە یەکەم درامایە بوو کورد خۆی دەری بێنەیە بۆ تەلەڤیزیۆن ساڵی 1993 کە ئەو کاتە تەلەڤیزیۆنی گەلی کوردستان یەکەم تەلەڤیزیۆنی کوردی بوو لە ناوچەی سلێمانیە هیچ درامایەکی دەرنێنا بوو ئەوە یەکەم جارێتی بەڵێ کا حەمە فەریقجان جارجار لە بینە برادران پرسیارەکەن حەزەکەم با پرسیارەکانەوانیش بخوێنەوە بۆی لەیمان لێ نەکەن باشە سۆی لە حەسەن ئەپرسێت خانمێکی ئەکتەرێکی بەتواناشە ئەی ناسی دوا بزانم ئەڵێ لە سینەما و تەلەڤزیۆن کاتێک چیرۆکە کرێت بە فیلم هەچ ئاخافتنێک وترا حیوار
زۆر پێویستە بە وێنە پیشانی بینەر بدرێت دیمەن قسەی گەڕێن بێت وەک لە حیوار ئێوە قسێکی تەواوە باسمان کرد چونکە بەڵێ سینەما معاملە لەگەڵ چاوەکە نەک لەگەڵ جووە سینەما یەک شتی ترش لە سینەما هەیە کە زۆر گرنگە لە شتی تران نییە ئەوش ئەوەیە سینەما ئەو چیرۆکە حەزەکە 1000 ساڵ لەمەوە پێشڕوویا بێ ئەیکا بە حاڵی حاضر یعنی بڵێن بۆ نمونە کە باسی سپارتاکۆسمان کرد کە پێش زاین بێ ڕەنگە کەچی کە تۆ ئەو فیلما بینی ئەتکا بە حاڵی حاضر وازانی سپارتاکۆس ئێستایە و لە سلێمانیە و شتەکە ڕووە سینەما ئەوە و خاصێت تەشی هەیە ئەوە لە شتی ترانیە لە خاصێتی ترانیە لە چیرۆکەکانی ئەوەکو چیرۆک بەسکە کردی بە سینەما وای لێ چونکە بۆ چکە ئەکتەرەکە ئەچێتە ناو بینەرەکە ئەچێتە ناو هەموو دەقەک ئەچێتە ناو هەموو کون و خوشبنی ڕووداوەکانی ئەو چیرۆکە و لەگەڵیانە ئەژی و تەخەبوسەکە لەگەڵیانەوە ڕەنگە خۆشی پێیەکێ بێ لە شخصیاتەکانی ناو فیلمەکە لەبەرەوە مێژوو ئەکا بە ئێستا هەچەند کۆن بێ بەڵێ کا هەمە فەریق بەڕێستان ڕۆمانیشتان نووسیوە بەڵێ ڕۆمانەکانیشە هەمان ئیش کردووە ئیشی وێنەسازی کە گەلە جار ڕۆمان پەنا ئەباتە بەر وەسفێکی زۆر و لەگەڵەوەش پەناباتە بەر هەنێ شتی خەیاڵ هەنێ شیکاری و شرۆڤەی ئیتر ئایا کشت و کاڵی بێ زانستی بێ بەو بواری کە لە ناو ڕۆمانەکەی هەیە تۆ لەویان چۆن مامەڵت لەگەڵ ئەم وێنەسازیە کردووە وەڵی لە ڕاستیە باسی ئاخر ڕۆمانی خۆم کەم کە ناوی کچانی مەلەک تاووسە هەڵبەت باسی جەنگی نێوان داعش و ینی بە ئەنفالی ئێزیدیەکانە کات لەلایەن داعشەوە ئەم هینە کە ناوی کچانی مەلەک تاووسە دوو شەیە کچان لەگەڵ مەلەک تاووس ئیتر هیچ معلوماتیان نییە ئەم کچانە چین مەلەک تاووس چییە و چ پەیوەندیەکەی پیانەوە لە ڕاستیە من وام نووسیوە کە تۆ هەچ کەسێ بیخۆنێتەوە لە خەیاڵی خۆیان یەک فیلمە بینێت لەم سەرەوە بۆ ئەو سەری فیلمەکە و هەر دیمەنێک دە بەشە هەر دە بەشەکە هەر بەشێک ئەمە دەست ئەوی تر و هەموو بەشێلەوانە پێویستن و زەرورین و هەمووشی بەشی زۆری بریتە لە حرەکەت لە جوڵە ئیتر جوڵە تەقەی تایە و شەڕی تایە و ئیتر جوڵە ئەسب سواری تایە و جا بالمناسبە من لە زۆر بەی ئەو لە زۆر چیرۆکە لە زۆر ڕۆمانیشە ئەو بەکارهێنانی ئەسب کە هەیبەتێکی هەیە لە سینەما و جوانیەکی خۆی هەیە و هەرغاردان خۆی سەرنج ڕاکێشێ و سوارچاکی خۆی کورد بە سوارچاکی مەشهورە جا منیش لە ئەسب زۆر چاگەزانم بۆچی زۆر چاکی لێ دەزانم ئەو پرسیارە ڕەنگە بکەی لەبەرەوەی باوکم سێ تا لە تەمەنی خۆیان خۆ ئافریقا سێ ئەسپی گۆڕیوەرێکیان نەوایە بوو منیش کوڕە گەورەی ماڵ بووم ئەیتر بەردەوام من بەسەر پشتی ئەسبەوە بووم بە مێر منداڵی تاکو 10 ساڵیش مامۆستا بووم هەر بەردەوام کە ئیشم نەبوو بەسەر پشتی ئەسبەوە بووم ئێستا ئەوەندە لە ئەسپ بەزانم ئەتوانم وەک چۆن قاموسێکم نووسیەوە ناوی فەرهەنگی وشە زبرەکان ئەتوانم یەک قاموسیش بۆ ئەسب بنووسم بۆ نەوعی ئەسب بۆ ڕەنگی ئەسب بۆ زەمبەری ئەسب بۆ دوایەوە چونکە ئێمە باسی جوڵەمان کرد دەتۆوەڵە کۆمەڵی سوار دوای ئافرەتێکی یەزیدی بکەون بۆەوەی بیگرن ئەو کچە یەزیدیت تاوی غار و ئەوانش لە تاوی غارە کچە یەزیدەکە مناڵێکی بەرمەمکەی بە باوش بە سنگەوە بەستووە عمری 2 بۆ 3 مانگە کۆڵە پشتێکیشی بە کۆڵەوە پێویستەکانی ڕێگایەتی و داعش دوای کەوتوێ بزانە ئەمە چ هینێ دروستەکە بزانە کچێک بتوانێت لە دەست داعش ڕاکە بزانێ بەناو خەتی تەماسا لە بینی داعش و لە بینی پێشمەرگەی خۆمانە ئەو خەت لەو خەتە کەلێنێ بدۆزێتەوانێ و بتوانێت بڕوە بتوانێت مێردەکەی کە بە بریناری توانیوێتی ڕاکە و ئەو نەگەیتێتە دەست دەکەوتەوە دەست داعش مێردەکەی خۆی بدۆزێتەوە لەم سەرەوە بۆ ئەو سەری برێتێ لە حرەکە و ئێستا ئامادەیە بەڵام بەداخەوە ئێمە ئەوانەی سینەماکارن بە تایبەتی لە ناوچەی کوردستانی خۆمانە
نادۆزنەوە تۆ سەریکە سینەماکارێک لە بانە تۆ ئەدۆزێتەوە چیرۆکەکەتەکە بە فیلمەکە ئەچێ بۆ میرەجانی کلکەتە کوردێک نووسیوەتی خەڵاتی یەکەم وەرەگرێتر کە کلکەتە شارێکی گەورەی هندستانەوە هندستانیش بۆڵیود ناسراوە کەچی بەداخەوە سینەماکارەکانی ئێرە من باوەڕم نییە کە چوار سینەماکار ئەو فیلم ئەویان نووسی بێ باوەڕم وایە سینەماکارێ هەر سینەماکارێ بیخوێنێتەوە وەڵێ من یەکەم بە فیلم ئەبێ بە هین لە بەینانە ئەبێ بە پێشبڕچێ چێبیکە بە سینەما بەڵام بە زۆری ئەوانەی کە خەریکی سینەمان چیرۆکەکان ناخوێنەوە ڕۆمانەکان ناخوێنەوە من هەرچی ڕۆمانم نووسیوە بۆ ئەوە باشن بڵێن کوڕەزاکەی زیتۆ هەر هەمووی بریتە لە دیمەنی وا کەشایانی ئەوەیە بکرێ بە سینەما کەسێ لە زۆی دیبێ هەر عینیشت ئەو ڕۆمانێکی ترست ڕۆمانە نووسیوە هەمویان بەو نەفەسە نووسراون کە ببن بە سینەما من دڵنیاشم من ئێستا تەمەنم هەیە و هێشتا لە ژیانم من دڵنیام دوای مردنی خۆم بەخوا دیوی دەرەوەی بۆ دیەکەی منوڵە لەناوە وەزم خراپە سپاس دەکەم من دڵنیام لە دوای مردنی من هەمویانە بن بە سینەما بەڵام ئێستا سینەماکارەکانی سلێمانی ڕەنگە درۆ لەگەڵ نەکەم هەر نەشزان حەمەفەری حەسەن چێ بەشێت من لە مێژووی چیرۆکی کوردیە خۆشیش نێ باسی کەم ئەمە مێژووی چیرۆی من زۆرترین چیرۆکم نووسیوە زۆرترین چیرۆک لە مێژووی چیرۆکی کوردیە من تا ئێستا 130 چیرۆک زیاترم نووسیوە باوەڕ 11 کۆمەڵە چیرۆکن بەڵێ ئەمە پێویست بە وەسف ناکات یعنی 11 کۆمەڵە چیرۆکن یان نایخوێنەوە ئەوان ئەی بۆ ئەوەی ئێرە نەیخوێنێتەوە ئەو کوڕەگەنجە لە ئێرانە زانێت کە ئەمە بۆ سینەما بێت کا حەمە فەریقجان ئەمەی بۆ بەڕێستان پێویست ناکات یعنی بڵێن تۆ خۆت وەسفی خۆت کەیت بەس ئەوەیە جێی داخە نەکەرەوەی هەر بەڕێستان خۆ نووسری تریشمانێ و شتی تریشمانێ و لە زۆر مەجالیکەیە خەڵکی خۆمان فیلم سازی ئەمە با گلەیەکش تۆزە بچینە لایەکی ترەوە کەم دەرامەتن پارە نییە وەکو پارە ناتوان رێ فیلم زۆر بکرێ یعنی تۆ لەم ئەمریکایە لە بەرەوەی فیلم بازاڕە لە بەرەوەی بازاڕە فیلمێ زۆرەکرێت خەڵک جاری وایە لە گیرفانی خۆی فیلمەکە ئەکا ئەینێرە بۆ فیستیڤالەکان وەختێک کە زانێت پارە ئەکا و ئیتر پێ بێ بە ملیۆنێر بەڵام پارەشی لەم لەولا بە هزار سەدەقەوم لەولا پاری بۆ کۆکاتەوە پاری خۆی خاتە سەری ناتوانێت نابێ بە فیلم بۆیە لای ئێمە ڕێژەی فیلم دروستکردن کەمە بەڵام لەم وڵاتانە ڕێژەی فیلم دروستکردن زۆرە یعنی من و تۆ خۆمانەزانین یعنی بۆچی ئەیانود لە هۆلیود نازانم ڕۆژی 1000 فیلم دروست دەکرێت 1000 نازانم چەندێ بشتێکیانەوت بڕێک باوەڕمان چۆنە بێ ڕۆژیەوەنە دروست کرێ آخر بەس من کاتێکە تێکەڵی کۆمەڵێک خەڵکی هین بووم کا حەمە فەریقجان خەڵکی سریلانکا بووم تێکەڵیان بووم لە جەیەکە بەیەکەوە بووی باوەڕەتە بێ بەیانی لە خەوەڵەسانیان خستە سەر ڤیدیۆ سەیری فیلمیانە کرد هەتاکو 12 شەو کاتچوونە ناو جێگەوە یەک ئەمیان دەرەکردەویان نەویان دەرەکردەوە ئەمە ئەشی کڕن ئەمە بێجگەلەوەیە چون بۆ سینەما آخر بۆیە لەوێ فیلم زۆر دروستەکرێ لای ئەمە دروست ناکرێت ئێترۆکو دروست ناکرێت ئاگایان لە کا حەمە فەریقش نییە اینجا کا حەمە فەریقجان من خۆشحاڵم کە توانیم ڕەزامەندی تۆ وەرگرم بەڕێستان بێنم لێرە بەڕێستان یەکێکی لە بنەماکان کۆڵگەکانی چیرۆکی وێنەی و ئەو چیرۆکانی کە ئەو ڕۆمانانی ئەو نیشانی کە کراون بە فیلمی سینەمایی یا کراون بە دراما یا کراون بە کورتە فیلم من خۆشحاڵم یعنی ئەو شەرەفەت ڕێگەت دابێتە ئێرە من خۆشحاڵ دەکەم ئەبێ حەز دەکەم هەم شتێ بڵێم کاک سەرکەوت بۆچی من واکەم بۆ وا ئەنووسم وەکو چۆن شاعرێک کە دیوانی شیعری هەیە و ڕەنگە 1000 شیعری نووسی بێ بەڵام ئەو شیعرەیان گرنگە
ئەو ژمارە شیارە گرنگە کە ئەبێ بە گۆرانی ئەو شیارانەی تر 1000 دانەی چاپ کردو 1000 کەسەی خوێنێتەوە بەڵام کە گراب بە گۆرانی بە ملیۆن جار لێ دەدرێتەوە بە ملیۆن کەس ئەیبینێ و بەو شیعرانە ئەناسرە زیاتر کە بوون بە گۆرانی منیش بۆیە ئەو چیرۆکانەوە نووسم بۆی بن بە سینەما عینەن گۆرانیەکە ئەگەر هەر تەنها چیرۆک بێ لە دوو توی کتێبەکە من 500 دانای 1000 دانم چاپ کردووە بەداخەوە لە کوردستانە هەر ئەوەیە ئێستا لە جاران خراپترە وەزعەکە هەر ئەوەیە کە خوێنرێتەوە سێبەری ئێسپەشێ 2000 دانم چاپ کردبوو بە ئەو سا تیراژی ئەو سا زیاتر بوو لە ئێستا ڕستێ زەنگیانەی ئاوی 3000 دانە بوو بەڵام ئەگەر بکرێ بە سینەما هەر لە ناو شاری سلێمانیە چەند هزار کەسی بینێ ڕوا بۆ ئەوروپا ڕوا بۆ کوردستانی ڕۆژهەڵا دەچێ بۆ باکوور ئەمێنێتەوە ئەوە ینی لەبەر ئەوەیە من حەزەکەم ئەو نەوە چیرۆکە بروسم وەک ئەو شاعرەی کە شێعر دەنووسێ بۆ گۆرانی و حتا نزار قەبانی باسی وەک ئەڵێ من بەجۆ خەڵقی منی ناسیوە نەک بە دیوانەکانم کاتێک کە گۆرانی بێژە گەورەکان هاتوون لە ئاوازدانەر گەورەکان هاتوون ئاوازن بۆ شارەکەی منداناوە و گۆرانی بێژ چاکەکان هاتوون لەو شێوە لێەوە من ناسراوم ئەمەی منیش وایە ئەمەی منیش حەزەکەم ئەو دەقانێکی نووسم بن بە وەک گۆرانی بێژەکە بن بە فیلم بۆ ئەوەی بە هەزاران کەس بیان بینن نەکات تەنها چیرۆک بێ و کاغەز بێ لەناو لە کاغەزەوە بێ بە شریتی سینەما بەڵێ کا هەمە فەریق لێرە پرسیارێکەیە نزیکە لە بابەتەکەی خۆت حەزەکەم بە ئەم پرسیارەی هاوڕێی فلیمسازم کاک سۆران سۆرانی ئەڵێ مامۆستاگیان باشتر نەئەبوو خۆت زیاتر لە فلیمسازانی باشوور نزیک بکردایەتەوە مادام بەڕێستان ئەو هەموو کارە جوانانەتانەیە ڕاستەکەی پرسیارێکی جوانە ڕاستەکەی من ماوەیەکەوە نزیکەی چارەکە سەدەیەکە لە کوردستان ناژیم بە سەردانیەمەوە بۆ کوردستان ئەمە یەک دووهەمیش لەگەڵ هەندێکیانە پەیوەندیم هەیە بۆ نمونە کاک شۆڕش قادر چەند ساڵی لەمە پێشێکە لە چیرۆکانی کردبووم بە درامایەک ئیتر بەڕاستی خۆ ئەو ئەکتەرانەی کە لە سلێمانیان ئەکتەرە باشەکان من ئەشیان ناسم مەرحەباییانەکەم چۆن و چاکیان هەندێکیان هەر هاوڕێش من ئیتر کە خۆیان هەندێکیان بە دیاری کتێبەکانیان نامێ بە دیاری کتێبەکانیان نامێ ئەوانەی چیرۆکەکانی منیش گرنگیشی پێدرێ باوەڕی بێ دوا کۆمەڵە چیرۆکم کە ناوی کۆلارەی ڕەنگاوڕەنگە هەر دوای 4 مانگ لە دەرچوونی یا کۆتایی ساڵی 2022 چابوار دوای 3-4 مانگ لە دەرچوونی سییانیان بوون بە ئینگلیزی بەناونیشانی 3000 cases 3000 ماچ ناوی یەکێکە لە چیرۆکەکان ئەو 3000 ماچە خۆی فیلمێکی کورتە یەکێکیشان ناوی کۆلارەی ڕەنگاوڕەنگ ئەوەش هەر وایە کۆلارەی ڕەنگاوڕەنگ دکتۆرێکی بەڕێز پرۆفیسۆرێک ناوی محەممەد سەعیدە کە مامۆستای بەشی ئینگلیزیە لە زانکۆی سەلاحەددین و خۆی زمانی لە ئەمریکا خوێنەوە کردوەتی بە ئینگلیزی جاوە زۆر گرنگە تۆ کۆمەڵی چیرۆکت بێ بە ئینگلیزی بنیانی بڵین بە ئیتر بەڵامەتر بڵێم چی ئەو برادرانە بۆچی سەرنج جیاوانڕە ناکێشە من وەڵامێکم بۆ کاک سۆرانەیە سۆرانگیان بۆ چیرۆک نووس یاخود سیناریۆ نووس فلیم نووس بە دوای فلیم سازان ڕابکە بە دوای دەرهێنەرە ڕابکە ئەبێت دەرهێنەر و فلیم سازەکان خۆیان خوێنەوار بن بڕۆن بگەڕێن بیدۆزنەوە ئەوە ئیش وەڵا کەمە خوێندنەوە وەڵامەکە ئاوهایە کا هەمە فەریقجان کاک ئالان هەمووان ئەڵێ سڵاو لە هەردوو مامۆستای مناڵیم و ئێستام پاسێکم مامۆستا دیم برهاوڕێ ئازیز سەردەمەی هەشتاکان بۆ بەرهێمێنانی فیلم و دراماکان لە کۆ پارەتان بۆی پەیدا ئاکرد مەبەستم وەزارەتی ڕۆشنبیری یان تەلەڤزۆنی کەرکووک
بۆ ئەو هێنا بڵێن فیلمی نێرگز بۆچی کوردستان سپۆنسەری هەبوو چەند سپۆنسەری هەبوو پیاوێکی دەوڵەمەندی کورد وەڵایی لە دوایە ئەو سپۆنسەرەی یعنی مدیری ئینتاجەکە چەند جارێک گۆڕا یعنی دەوڵەمەندی کورد خۆیان پارەیان نابە حاجی مەکی بۆ ئەوی فیلمەکە دەرکا و پارەکەی فیلمەکەش پارەی ئەو هینەی دەرکرد و کاتە سینەما لەبەرەوەی کەم بوو حتا حاجی بردی بۆ ئێرانیش وابزانم بردوێتی بۆ ئەوروپاش کەواتە ملیۆنێرێ دەوڵەمەندێکی کورد ئەو فیلمەکەی دەرهێنا بەنیسبەت ئەوەی هینیشەوە ئەو چیرۆکە کورتەکانەوە کە لە سێبەری ئەسپەشێ و لە ڕستە زەنیانەی ئاویەوە ئەیان کرد بە فیلمی کورد ئەرچی ئەوەندە نەبوو تەلەڤیزیۆنی کەرکووک دەرهێنەر و هینەکەی بوو بەڵام وێنەگرتن و هەموو شتێکی ئەوە بوو ئەوە هین بوو هەرچی ئەو درامایە کە ناوی بازنێ تەنیایی بوو ئەوانەی تەمەنیان هەیە بینیویانە جەنجارێکیش لێراوەتەوە ئەوە تەلەڤیزیۆنی گەلی کوردستان خۆی پارێ بۆ تەخسیس کردووە بە کامێرایی خۆیان بە کامێرایی ڤیدیۆی سەرشانەوەوانە بەوانە ئایان کرد ڕستمیانە کرد ئەوە تەمیلەکە لێەوە بوو پارەکە ئەوە فیلمەکەی نێرگز بۆچی کوردستان پارەی خۆی دەرهێناوەتەوە بە زیایشەوە بە لێرەوە پرسیارەکانە خوێنمەوە تابانخان ئەڵێ بەڕاستی سەرسامم بە خەیاڵی فراوانی مامۆستا حەمە فەریق جوانترین دیمەنی بۆ نمونە دروست کرد بە شێوەیەکی خۆڕسک و هەر لەم سەعاتەدا دەستان خۆش اینجا شتێکی کەیە نازان پرسیارەیاننا ئەڵێ ئەکرێت کورتە فیلمی وێنەی تەنها بە فۆتۆ بکرێت واتە تەنها مۆنتاجی فۆتۆکان بکەیت و بە درێژی ئەیکەیتەوە بۆ فرێم واتە تەنها فۆتۆ بڕات و لە باگراوندا دەنگی بخرێتە سەر باسی کۆتا فیلمی چی 2 دقەیی ئەەکەم نەک زیاتر ڕاستەکەی بۆ ئەو هینە من با بڵێن حەقم بەسەر بە چیرۆکەکە ئەنووسم سیناریۆکە ئەنووسم یاوان نووسیومە یعنی بەڵام حەقم بەسەر دەرهێنەرەوە قەت نەبووە پێی بڵێم تۆ چی ئەەکەی چی ناکەی حەقم بەسەر قەت کامێرەمانەوە نەبووە پێی بڵێم تۆ لەم گۆشەیەوە ڕوێنە بگرێ لەم گۆشەیەوە مەیکە و مۆنتاجیش خۆی دەرهێنەر مۆنتێر دەرهێنەری دووهەمی فیلمەکەیە ئەوانە بڵێن ئەو پرسیارەی کە ئەو خانمە بەڕێزە کردوێتی ئەوە باشتر وایە لە دەرهێنەرەکە و لە مۆنتێر و ئەوانەی بکات نەک لە من چیرۆکەکە دەنووسم و سیناریۆکە نووسیوەوەکو خۆتان نابین و ناسراویشە فیلمەکە و یەکەم فیلمی سینەمای کوردیە لە ئەوانە ئەوە بڵێن ناتوانم من وەڵامی ئەوە بەمەوە بە دروستی چونکە من دەرهێنەرەکە نیم سپاسێکە اینجا من وەڵامێکی تابانخانە دەمەوە تابانخان لە هەشتاکان لە سلێمانی ستۆدیۆ جوان گەلێ جار بە بەردەمیا تێپەڕین هەر جارە ئەم بینی نازانم کاکاراز بوو چی شۆقیەکانێکێکیان حەزی لە ئیشی فۆتۆگرافی بوو مامۆستا بوو لە لادیەکان لە لادەیەک نازانم لە کۆ ئیتر هەرەوە نەزووزووەم بینی لەوێ وێنە دانرا و ئەفرۆشرا فۆتۆ منش ئەو فۆتۆیانەمە کڕی کە نزیکە بوون لە یەکە هاتم هەمویانم وا ڕیزە کرد چیرۆکێکم پێ دروستە کرد وەکو دانا ئیتر دانانەکانیان چیرۆکێکم پێ دروستە کرد جاری وا هەبوو ئەم فۆتۆمە برد بەو لە ئەو مێنا بەم لابە لە چیرۆکەکەمە گۆڕی وەکو چۆن با بڵێن یاری پۆزڵ هەیە یاری ئەو شتانە هەیە کە ئەکرێت من ئەو کاتە ئەوەمە کرد دوایەوە بنار سەردار بەڕێستان خۆشتەی ناسی ئەو عینە شت هات وانەیەکی وتەوە لەسەر چیرۆکی وێنەی با بڵێن بە فۆتۆ تۆ چۆن چیرۆکە گێڕیتەوە و وابزانمە و بە شەشە خوێنەوەیەکی لەوانەکانی ئەو وایە بابینە سەر لینا خان نازانم پرسیارە نەهەوا بزانم هاوڕایە
ئەڵێ ڕاستە سینەماکارەکان ناخوێننەوە بۆیە چیرۆک و سیناریۆکان ئاستیان خراپە. مەبەستی لەو چیرۆک و سیناریۆیانە کە خوێنەوە گلەیەکە بەرەوانەکەوێت. با بڵێن بزانین کاک یاسین قەراخی ئەڵێ ئێمە نەتەوەی کورد خاوەن سەدان چیرۆکی هەمە جۆرەین، بەڵام دەرامەت ڕێگەنادە سینەماکاران ڕۆحی بکەن بەبەرە نەوەکانی داهاتوو گەلانی جیهان بینەری ڕووداوی گەلێکی زوڵم لێکەراو بن کە لە چ دۆخەکە ژیاون. وابزانم کاک حەمەفەری هەردووکمان هاوڕاین لەگەڵەوەیە. لەبەرەوەی حەزەکەم تۆزێ لەسەرەوە قسە بکەم. خۆی سینەما کە هەونەرە پیشەسازیشە، پیشەسازی ئەبێ قازانجکە کە ئەبێ چونکە ئەوە کاڵایە، یعنی سیلعەیە، بەڵام لە کوردستانە بێ بە مادەم سیلعە بێ کەواتە ملکەتی خواست و خستنە ڕووە، بەڵام خواست و خستنە ڕوو لە کوردستانی ئێمە ئاوایە. بۆ نمونە لە سلێمانیا کە پێ ئەوترێ شاری پایتەختی ڕۆشنبیری دوو سینەما هەیە، سینەمای سالم و لەگەڵ سینەمایەکی تر هەیە لە سەرچنار. لە دوو سینەمایە زیاتر نییە. هەموو سینەماکانی باشووری کوردستان کۆ بکەیتەوە ناکاتە 10 سینەما. لە کاتێکە لە پایتەختی وڵاتێکی ئەوروپیا ڕەنگە 200 سینەما هەبێت، چونکە هەر مۆڵێک لە مۆڵەکان کە لە ئەوروپایە و تۆ دیوتە سینەمای تایە کە سینەماشی تایە ئەو مۆڵە ئەو بازارە سینەماکەش 1 ساڵۆن نییە، 3 ساڵۆنی تایە عەلەکسەریان دوانی تایەیەکیان فیلمێکی ئەکشنەیەکانێکی مێژوویەکیان خۆشەویستێت. تۆ کامیان هەڵە بژێری جا لەکوا لە سینەما بڵین دەرهێنەر و بەرهەمهێنەری فیلم لە کوردستانە بیا بە چیە؟ ئەینابێ بیا بە سینەماکان. سینەما نییە، هەموو کوردستانی مەزنی ئێمە بەقەدەر شارێکی ئەوروپایی سینەمای تیانە. لەبەرەوە کە سینەمای تیانە بێ ماناوەیە پارە پەیان ناکە. سینەما ژۆک و عەرزمکردن ئەبێ پارە پەیاکە، نابێ زەرەرکە، چونکە خۆی وەکو هونەرە پیشەسازیشە. هەمووتان بیستوتانەکە ئەڵێ فڵان فیلم لە هەفتەی یەکەمە ئەوەندە ملیۆن دۆلاری پەیا کرد. ئەوە قەت لە لای کورد شتیوە نابێ، ئەبێ مەگەر ئەو کاتە بە کوردی نەبێ یاد تەرجمەی بخرێتە سەر و وابێ و ئاستێکی جیهانی هەبێ و بازاری بۆ بدرێتەوە لە ئەوروپاجا. کوردیش کە خۆی کیانێکی نێ ناتوانێت ئەو بازارە بدۆزێتەوە لە ئەوروپا. یعنی ئەوە کێشەکانی، ئەوە کێشەی فیلمە. لەبەرەوەیە ناتوانن فیلم دروستکەن. ئەو پارەی کە تێچێ نایگرێتەوە. جاران سینەما زۆرتر بوو، 30 ساڵ لەمە پێش سینەما زۆرتر بوو لە سلێمانیا تا ئێستا. بەڵێ هەر سینەما زۆرتر بوو، دوایەوە گەلێ جار با بڵێن دەسەڵاتی سیاسی بۆ مەبەستی خۆی ڕێگەی بە فیلمەکانەدا ئەو فیلمانی کە مەبەستی خۆیە پێکە ڕێگەیەدا بچێتە دەرەوەی عێراقیش یا با بڵێن دەرەوەی تورکیا، دەرەوەی ئێران، و لەگەڵەوە شار ڕێگەی بە زۆر فیلمیش نادا بکرێت. یعنی ئەوەشە بووە، بەڵام لەو کاتەیە سینەما زۆر بوو و فیلمەکان پارەی خۆیانە کرد. بەڵام ئێستاکە کێشەکە زۆر گەورەترە. ئێستا کێشەکە هیچەوە هۆڵی سینەما نییە و سۆشیال میدیاش زیانێکی گەورەی بە فیلمسازی گەیانوە. فیلمێک بەس لێ بدرێ لە جێیەکە ئیتر یەک دنیا خەڵک دێن داونلۆد یەکەن بەنا شەرعی بە ڕێگەی ساختە و بڵاویەکەنەوە، ئەمەش زیان لە دەرهێنەرەکانە گەێنێت. و اینجا لایەنە سیاسیەکانیش ئەوەش وای کردووە ئێستا سێرەکەی لە زۆنی زەرد فیلمی زۆنی سەوز و زۆنی باکوور لێ نادرێت، لە زۆنی ئەم لە ئەوانی تر لێ نادرێت. ئەمانەش بوونە بە کێشە، یعنی کێشەیەکی زۆر گەورن بازاری سینەمای کوردی. بابینە سەر لای کاکسۆران سۆرانی بزانم چیتر هەیە، نهر کاکسۆرانم ئەڵێ سوپاس مامۆستاگیان بۆ ئەو هەموو کارە جوانانەت و دڵنیام لە دوای ئەوانەی بەڕێستانی تر بە کۆمەڵ دێنە خزمەتتان. دڵنیام کەم تەرخەمیەکە لە هەردوو لامانە، لە ئێمە فیلمسازان و لە مامۆستای پایەبەرزیش کە زۆرتر کارەکانی نەخستۆتە ناو فیلمسازان. سوپاسی کاکە سەرکەوت و فیلمسازانی شەکەم کە ئەم دەرفەتە زێڕینەی بۆ ڕەخسانین کە بە خزمەتی بەڕێستان بگەین.
ئێمەش سوپاسەکەین و بۆ هیوای خزمەت لە ئێمەەوە سوپاسیەکەم وڵی هیوادارم من خزمەتێکم کرد بێت ئەوە دەیتوانێ بێتم زۆر سوپاس سەرچاوتە خزمەتی گەورەت کردووە. جەمشید جۆڵا ئەڵێ سڵاو لە مامۆستای قۆناغی سەرەتاییم لە قوتابخانەی ئەمەوێت بپرسم لەبارەی سیناریۆی دووربین ئایا کراوەتە فیلم چونکە چیرۆکە وێنەیەکی زۆر جوانە و هی ئەوەیە ببێتە فیلم. ڕاستەکە ئەو چیرۆکی دووربینە هەر لە کاتی خۆشیار هەستەکەی ڕەنگەکەم چیرۆک کە بێ لە کوردەواری ئەوەندە خوێنرابێتەوە لە شاخ دەساودەستی پێکراوە و لە ناو تەنزیماتەکانە هەر وتوانە ئەبێ خوێنرێتەوە و حتا نازانم ئەم جملەیەت بیستۆیان ناکاک نەوشیروان یادی بەخێر لە کاتی خۆیان قسەیەکی هەیەڵێ ئەو چیرۆکە بەقەدەر تیپێک پێشمەرگە بۆ ئێمە دەوری هەبووە فعلەن هی ئەوەیە بێ بە فیلم نەخێر کەس آخر معقولە ئەو چیرۆکەی کە باسی کرد ئەوە نەکرێ بە فیلم ئەو حتا ئەویان نەبینەوە بیکەن بە فیلم کە خۆی ئامادەیە جا حەزەکەم شتێک حکایەتێ لەسەر ئەو دووربینە بژێرمەوە. ئەو ژمارەیە کە دووربینی تایە دوو جار چاپ کرا هیچ ژمارەیەکی نووسری کورد دوو جار چاپ نەکراوە ئەوە چاپ کرا کوڕێکی گەنجی ئەنۆر بورزوو هەبوو لای بەریدەکە ئەوانەیە فرۆش ڕۆژە چوون بۆ لای بۆ ئەوەی خۆشم لێ بکڕم ئەو نووسری کورد لە نووسری کووردا بوو کە جاری دووهەمیش چاپ بۆەوە باوەڕتان بێ ئەمان نار بۆ دەرەوە بۆ لای پێشمەرگە چونکە باسی مقاومەتەکە بۆیە دووجار چاپکرایەوە بە گەنجەکەم وتم ئەو هینم بەرێ کاتە چەند و تێکاتە 750 وتم بۆچی 750 کاکە خۆ نووسری کورد بە 9 دینارە بە 500 وتی ئاخرەوە چیرۆژێکی حەمەفەری حەسەنی تایە وتم دەمن حەمەفەری حەسەنم یعنی کەچی ئێستا لەو کاتە ئەوەنە خوێنراوەتەوە و ئەو قسەی کاک نەوشیروانیشم پێوتی کە ئەو چیرۆکە بۆ ئێمەی پێشمەرگە لەو کاتە وەکتی پێشمەرگەوە بۆ ڕۆڵی هەبوو و هەموو پێشمەرگەیە کە خوێنەوار بوو بێ لە شاخ بوو بێت دووربینی خوێنێتەوە هەموو پێشمەرگەیە کەچی ئەوەتانێ فیلم سازەکان ئەوان نەبینەوە کە ئامادەیە بۆ ئەوی بێ بە فیلم و فیلمێکی زۆر جوانش دەرەچێت. بەڵێ بزانین پرسیاری کەمان هەیە ئەڵێ لیناخان ئەڵێ من هاوڕانیم فیلم هەیە پارەی زۆری بۆ تەرخان کراوە باشیش نەبووە زۆربەی فیلمە کوردیەکان 400,000 دلار زیاتری بۆ تەرخان کراوە واو مینێکی کەشیە ڕوونکردنەوەی چکەیە لە زۆربەی فیلمە کوردەکان 400,000 دلار بۆ خەرج کراوە پارە تەنیا بیانووە. وڵایی حەزەکەم لەسەر فیلمی نێرگز ئەوە بڵێم کە فیلمی نێرگز پارەی زۆری تێ نەچووە لەبەرەوەی کاتێک کە وێنە ئەژیرا لە سەرشکەفتان و دووە و لەگەڵ بێتواتە و ئەو چەندەیە باوەڕێ بێ ماڵی میر نیانێش کەس هەمووی لە حسابیوان بۆ مهمی میوانی ئەوان بوون ینی میوانی ئەوان بەس بۆ نمونە ئەسپیانێنەوە خۆپاریانەوە بە خاوەنی ئەسپەکە ئەوەی هێناوەتی خۆپاریانەوە بۆ کەسێکەوە کومەیتەر ئەسپەکە هێنێت و ئەبا بەردەوام ڕۆژانە خواردنیان هاتوون و توانە بڵین ماڵی میر هاتوون بە ستافەکەیان و تۆ بە مۆنتاژەکان و تۆ توانە خواردنی چەند کەستانەیە نانی بەنانەوخانەکەیان و تۆ نانی چەند کەستان بۆ بکەون توانە نانی 6 کەسمان ئەوێ گۆشتمانەوە و نازان برنجمانەوە بۆ 6 کەس ئەوان هەموو زۆربەی ئەو مەسرەفانە لەسەر ماڵی میر ئەنوەر بەک بوو یعنی حەسەکەم دوای مردنی ئەو پیاوە کۆچی دوایی کردووە ئەو پیاوەتی ئەو بڵێم تە خۆشتە نەزانن خێڵی کورد چۆنە خێڵی کورد یەکێ لە سفەتە جوانەکانی نانبدەییە کە میوانی بوو حەزەکە خزمەتی کە نایڵێ میوانەکەی هین بێت هەروە بە وشکی
بەڕێ بکە یعنی لە جاتی ئەوەی موتیری ئینتاج پارە سەرف کات ماڵی میر پارەیە سەرفە کرد بۆ فیلمەکە نەیانێ هەر زۆری تێبچێ ئەوە وەکو من خۆم ئاگادارم. لینا خان من ئەو بۆچوونەی بەڕێستان کە باسیەکەی منش بیستومە من چونکە لەوێ نیم لە کوردستان نیم بەڵام بیستومە بەڵێ پارە وەرگیراوە پارەی زۆریش وەرگیراوە فیلمیش نەکراوە کەواتە ئێمە بە بڵێن یعنیەوە هەیە لە ناو فیلم سازانیشە بندیوار زۆرە ئەوەش کێشەیەکی گەورەیە چی بکەین یعنی وە خەڵکی شەیە توانای باشیەیە فیلمی باشیشەیە سیناریۆی باشیشەیە بەڵام نەیانزانیوە چۆن بگەنە و جیانە و پارەکان وەربگرن و بیکەن بە فیلم ئەوە ئەو کێشەیە هەیە ئەوە لە ناڕێکی دابەشکردنە لە ناڕێکی تواناسازیە ئەوەیە مەسەلەکەم. کاک قادر سەمە دەڵێ هاوڕای مامۆستام کە سینەماکاران ناخوێنەوە باوەڕ بکەن جوانترین دەق و ناوازەترین سیناریۆ دەربارەی ئەنفال لە دەقی شعری گۆڕستانی چراکان شێرکۆبێکەس لەو بڕواایەدام هەر دەرهێنەرێکە و دەقی خوێندن بێت و ئەزانێ بۆ کاری فلیمسازی شاکارێکی زۆر جوانەبێت بەداخەوە بڵێن چی یعنی ئەوە شەیە کاک قادر جام کاک سۆران سۆرانی کا حەمە فەریقجان لەوەیم پرسیارەی ئەو ڕوو لە بەڕێستان کاڵێ مامۆستا بەڕێستان سیناریۆ ئەنووسن بۆ فیلم یان چیرۆک ئەنووسن بە وێنە کە زۆر ئاسان بێت بۆ سیناریۆی فیلم؟ بەڵێ من زۆربەی چیرۆکەکانم وانووسیوە کە بۆ سیناریۆ بێەوەنە ئێستا باسیشم کردن سیناریۆش ئەو فیلمی نێرگز بۆچی کوردستانە من بە سیناریۆ یان پێیان لە دوای پێم وتن بۆچی سیناریۆکەی منتان تەنفیز نەکرد جعفەر عەلی وتی لەبەرەوەی یەکەم ئێمە هێڵێکی درامی تازەمان بۆ دروست کرد یەک مناڵیان هێنا بۆ مێربنداڵێک منەبنداڵەکە عەوداڵە بەدوای نێرگزە بۆی بزانێت چی لێ ئەشکارە ساتێکی بەسەرێ ئەوە زانێت ئەو خەبەرە دوادای من دوای کچەکە کەوتو ئەوە لە حکایەتەکەی منانی ئەو پێوت خەتێکی درامی زیامان بۆ دروست کردووە دوو هەمیشان بەڵگەیان ئەوە بوو کە ئەو سیناریۆی من تەنفیز ناکرێت جێبەجێ ناکرێ یان و ئێمە لۆکەیشنی ئەو لۆکەیشنانە ئەو شوێنی وێنەگرتنانەی تۆ بەکارنانین ئێمە خۆمان لۆکەیشنی تر بەکارێنین و بازنەی تەنیایی کە ئێستش باشترین ئەتوانرێ بکرێ بە فیلمێکی لێ دروست بکرێت بازنی تەنیایی چیرۆک و سیناریۆ و حیوار هەمووی خۆم نووسی بووم یەک حیواریشی زیادتیانە لەوەی کەوا من نووسیومە یەک حیواریشان کەمتیانە لەوەی کە من نووسیەوە بەڵام لە فیلمی نێرگز بووچی کوردستانە چەند دیمەنێکی تیا بوو باوکی کچەکە نەهێشت ئەو دیمەنانە بکرێ بە شەرتێ ئەو دیمەنانە سینەماکەی زۆر جوانترە کرد فیلمەکەیکی چیان کوڕەکە و کچەکە شەڕە ئاوەکەن لەسەر کانیەکەن هەر ئاوەگرنەیەکتری کەچی باوکی کچەکە ڕازی نەبوو لە شوێنێکی ترە کچەکە لەسەر جۆلە دیلانەیە لە دار هەڵخراوە کوڕەکە پاڵی پێوەنێ ئەمە لە سینەمای دنیا ئەمە شتێکی سیر نییە کەچی باوکی کچەکە ئامادە نەبوو ئەو من پێم ناخۆشە و دیمەنە بێ کچەکەی من لەسەر دیلانەکە بێ و ئەم کوڕە پاڵی پێوە بنێ بە شرتێ لە دوایە ئەم کوڕ و کچە بوون بە ژن و مێردێکتریا کوڕەکە لە دوای فیلمەکە داخوازی ئەو کچی کرد و ئێستا ژنبەردنی وادارم کۆمەڵی مناڵیشان هەبێ یعنی تۆ سێریکی کێشەی چۆنێتە باوکێ نێڵێ کچەکەی من نابێت شەڕاو بکە لەگەڵ ئەو کوڕە یعنی ئەرەوەڵە مامۆستا جوانە سعید دەڵێ دەستان خۆش بێدەم وانانە خۆی لە خۆیان سوودبەخشە ڕێزم هەیە بۆ مامۆستا حەمە فەریق حەسەن دەستی تۆش خۆش بێ کاک سەرکەوتی ماندوو نەناز چاوەکەم مەمنونم ئێمەش ڕێز و سڵامان بۆ هەموو لایەکەی و سوپاسان سۆی لە خانەڵێ بەڵێ کاتی خۆی کەلادەکان کارێکی هونەری تۆمارەکرا دانیشتوانەکەی پێشبڕکیان بوو بۆ خزمەتی ستافی کارەکە وەکتەرەکان بزانم بۆی ئەمێ شتەکان بخوێنمەوە ئەگەر سڵاویش بێت ڕێز و سڵاو بۆ مامۆستا و نووسەری گەورەی گەلی کورد مامۆستا حەمە فەریق حەسەن ئەمار سۆی لە خانەیڵێ مامۆستا گیان
لە کۆتاییە ئێتەوە نزیک بووینەتەوە وابزانم زیاد لەوەی کە لە خەیاڵی بەڕێستان نابوو هاتین بە دەمەقاڵە و بە گەنگەشەیەکی خۆش و گۆڕینەوەی بۆ چوونەکانیش چی شتێکت هەیە لە کۆتایی ئەگەر بیڵێ خۆشحاڵە بم مامۆستا گیان وەڵایی چی شتێکم هەیە هیوای سەرکەوتن بۆ فیلم سازانەکەم هیوادارم من کە سینەمای کوردی بچێتە پێشەوە باوەڕتان بێ سینەمای کوردی ئەگەر بچێتە پێشەوە بەقەدەر ئەو شۆڕشانەی کە پێشمەرگە کردوانە دەورێ بێ بۆ ئەوەی کورد بناسیێن بە دنیا بۆ ئەوەی کێشەکە بناسیێن بە دنیا چونکە فیلمێک ئەگەر بە تایبەتی فیلمێ جوان دەرهێنرابێ ئەکتەری باش دەوری تیابینرابێ دەرهێنەری چاکی هەبێ ئەم فیلمە ئەبێتە جێی سەرنج چونکە ئەوروپایەکان بەردەوام سێری فیلمەکەن بەردەوام سینەما هیچ تەکنۆلۆژیا هیچ لە سینەمای کەم نەکردێتەوە لەبەرەوە من داوا لە سینەماکارانەکەم کۆڵنانەوە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی وەزارەتی ڕۆشنبیریەکەم کە گرنگیەکی زۆر بە فیلم با چونکە فیلم یعنی ئەتوانێت کێشەی کورد بە هەموو دنیا بگەێنێ بۆ نمونەی لەسەر ئەنفال تۆ وەرە تەسەور کە ئەگەر لەسەر ئەنفال هینێک پیشانی دنیا بە لە سەدەی دوامای سەدەی 20 چی لە میلەتی کوردکراوە یان کارەساتی یەزیدیەکان کە بە فیلم چونکە لە ئەوروپا زۆر دەمێکە شەڕی نەدیوە شەڕی عالەمی زۆر دەمێکە کۆتاییاتەوە بەلایەنەوە زۆر عەجایبە بێ و بەرناکەوێت چۆن لەم کۆتایی لە دەواازەی سەدەی 21کە ئافرەت ئەکرێ بە کەنیزە ئەکرێ ئەفرۆشرێتەوە پیاوەکانە کوژێنە لەبەرەوەی دینیان جیاوازە تۆرە ئەمە بکە بە سینەما هەموو دنیابێ بە دۆست و هەواداری کورد جا لەبەرەوە سینەما شتێکی تیغێکی دوودەمە هەم هونەرە هەم سیاسەتە زۆر شتە هەم سەفیری ئێمە ئەوێ بە سەفیری ئێمە لە وڵاتان ئەوەی خەڵک سەیری ڕەنگە ئامادە نەبێ بێگوێ لە سیاسێکی کورد بگرێ بەڵام ئامادەیە بچێتە فیلمێکە سینەمایەکەەوە 2 ساعت سێری فیلمێکی جوان بکات بەڵێکە حەمە فەریقجان پرسیاری تر زۆرە بەڵام نازانم بیان خوێنمەوە یان هەر بابیان خوێنمەوە ئەگە پرسیاریش نەبێ خۆ دوایی هەمویانە خوێنمەوە دوایی بەڕێستان ئەگەر جوابێک بیتەوە سۆران سۆرانی ئەڵێ کاتێک بەڕێستان بابی خەمەسەری ئەڵێ کاتێک بەڕێستان چیرۆک یا سیناریۆ ئەنووسن تا چەندە ڕووداوەکانە قوڵاوی هزر و خێڵایەڵی بارە بەڕێستانە تا چەندی سووتان لە ڕووداوە ڕاستەکان وەرگرتووە و چۆن ئەم خەیاڵ و ڕاستە ئاوێتە دەکەن کە سیناریۆیەکی بەهێز و پڕ لە پەیام بێت ئەمە یەک با بڕێنە سەر پرسیارێکی کەش لینا خانەڵێ کام چیرۆکەتان کە نووسیوتانە زۆر تایبەتە لای خۆتان و لە کۆ بتوانین چیرۆکەکانی تر بخوێنینەوە ئەمە لینا خانوا بزانەمە بێ خۆت بگەڕێ بە دوای چیرۆکەکانی مامۆستا حەمە فەریق حەسەن چونکە ئەم کامەی پێ بڵێ زۆری نووسیوە یاسین قەرەداغێڵێ خاپورکردنی بینای سینەماکان ئەوە خۆی لە خۆیە بربەستە بۆ نەمانی فلیمسازی سینەماکاران کاک جەمشید جۆڵاڵێ دەستخۆشی و سوپاسی بەپایانم بۆ مامۆستا محەممەد فەریق کە بەو تەندروستی خراپەوە ئەم چاوپێککەوتنەی ئەنجام داوە سوپاس بۆ فلیم سازان و ئێوەش کاک سەرکەوتی وای بەردەوامیتان نەخوازم کەماوەیەک پێی ئێستا پرسیارم لە مامۆستا کرد بە تەمام دووربین بەرهەم بهێنم بەڵام فەرمی مەرجی ناسینی ئەکتەرەکانی هەبوواتە ئەبێت خۆی ئۆکەی بدات لەسەریان پرسیاری کە نەماوە شت نەماوە ڕوونکردنەوەی کە حەمە فەریق ئەگەر بەڵێم ئاسایی سپاس ئەو خوشکەی کە باسی خەیاڵ و ڕاستی کە ڕاستەکەی چیرۆک نابێ واقع وەکو خۆی بجێڕێتەوە ئەبێ خەیاڵی تیاابێ ئەگەر خەیاڵی تیانەبێ نابێ بە چیرۆک بۆ نمونە دایکی هەریەکی لێمە چێ بۆ ناو بازار بۆ ئێسبابی هینە ناوچی ئاپراخ کڕێکولەکە و باەنجار و سڵقۆمانێ لە ڕێگە کە گەڕێتەوە دوور بە سیارەیەکە بینێت ئەدا لە مناڵێک
ئەوێتەوە ئاوای ژەڕۆک خۆی چۆنی ڕواوە ژەرێتەوە ئەمە وەکو خۆی هیچ ڕووداوێکە ڕۆژانە تقریبان ڕووەدا بەڵام ئەگەرمە چیرۆک نووسێ بیجێڕێتەوە ئەبێ خەیاڵی تێبکە بۆەوەی بێ بە چیرۆک ئەوە چیرۆک نەبوو. کاحەمە فەریق وابزانم هوەنەریش نییە چیرۆکیش خەیاڵە سینەماش خەیاڵە هەتا وێنەی شێوەکاری کە وێنەیەکە کە ئەبێ خەیاڵی تیاابێ بەنیسبەت ئەو برادە ئەوانەی کە ئەیانەوێ چیرۆکەکانی من ببینن من ڕاستەکەی زۆرترین کۆمەڵە چیرۆک لە مێژوو ئەدەبی کوردیا من نووسیمە 11 کۆمەڵە چیرۆکە دو کۆمەڵە چیرۆکان ئەمەیەکە تازە دەستگای سەردەم لەگەڵ ڕێزم بۆیان چاپیان کردووە بە ناوی کۆلارەی ڕەنگاو ڕەنگەوە خۆی کۆلارەی ڕەنگاو ڕەنگ هی ئەوەیە فیلم بێ چیرۆکێکی تیان کە باسی خەیاڵم کرد هەموو کەس دەتوانێت باسی شەڕی ناوخۆ بکە بەڵام دە ئێوە کە ئێستا گوێتان لێمە دەفەرموو بچن ورد و خاشبوونی سوراحێ بزانن من چۆن باسی شەڕی ناوخۆم کردووە لەو هینا لەو چیرۆکە یا باسی ئەو کۆلارە ڕەنگاوە ڕەنگە باسی عدامە کرێ بەڵام خەڵک چۆن عدامە جەڕێتەوە فەرموو سێری کە لەوە من چۆنم ئەوە کردووە من کۆمەڵە چیرۆکێکم هەیە زۆر گەورەترین کۆمەڵە چیرۆکی کاحەمە فەریق ئازیزان ئەوە جارجار با بڵێن ئینتەرنێت خاوە ئیتر چیە کێشەکان و دەنگی مەستا حەمە فەریق ئەپچڕێ و پێمان ناگات ئازیزان خۆشحاڵین گەرم و گوڕیتان بە بابەتەکەدا و ڕێزێکی تایبەتان لە مامۆستا حەمە فەریق حەسەن گرت و هیوای باشترین تەندروستی بۆ خوازین و بەڕێزیان کەسێکن وەکو وتم کۆڵەگەی چیرۆکی با بڵێن کۆڵەگەی وێنەسازیە لە چیرۆکە کە هەموو چیرۆکەکانی من ئەوانەی کە خوێنومەتەوە ئەوانەی کە بۆی ئەگەڕێم و بە دوای گەڕاوم بۆ ئیشی فیلمسازی لە لای مامۆستا حەمە فەریق حەسەن لە چیرۆکەکانی ئەوا بینیومە وە سەبارەت بە پەیاکردنیش من خۆم لێرەوە هەوڵم داوە لە چوو هەیە بڕۆم بیکڕم بگاتە دەسم بۆ ئەوەی پایکەم ئینتر ئەبێ خۆمان بگەڕین بەڵام ئەتر ئەگەر فیلمسازێک خۆی نەگەڕێت ئەوەیان کێشەی مامۆستا حەمە فەریق حەسەن نیە و بەڵکو ئێمە زوڵم لەو قەڵەمە بە پێزانەی میلەتەکەمانەکەین چونکە ئەوان شتی جوانیان کردووە و ئیشی خۆیان کردووە و بەو ئەرکی بەرپرسیارەتی کە لەسەر شانیانە ئەوان پێی هەستاون ئازیزان بەو هیوایەی سوتان لەموانەیە وەرگرتە بێ و هیوادارین جارێکی کە لە یەکشەمی ئایندەیە پێک شاد بینەوە و کاتێکی خۆش و شەوی هەموو لایەکتان شاد و هەرجێ لە هەرجیەکشەگە بە ڕۆژە سەیری فیلم سازانەکەن